بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لێبێت ئازان و خۆشەویستانمان تاعەت و ڕۆژووی مانگی پیرۆزی ڕەمەزانتان لێ قبول بێت ئینشاءالله خێر و بەرەکەتی ئەم مانگە پیرۆزە بڕژێت بەسەر هەموو لایەکاندا و بڕژێت بەسەر هەموو خێزانە ئازیز و خۆشەویستەکاندا. ئازان و خۆشەویستان لە بەرنامەی سیگەوهەر لە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست دەبین. ئەم شەویش کۆمەڵێک برگە و بابەت و شتی جیاوازمان بۆ ئامادەکردن دەخوازین کە بینەرمان بۆی کە سوودمە بن لە تەواوی ئەو بابەتانی کە پێشکەش بە ئێوەی ئازیز و خۆشەویستی دەکەین. ماوەسا یان سڵاوی خوا لەبێت. ساڵ لە تۆش کاک دانێگان زۆر بەڕێزی سپاس دەکەم سڵاوی و ڕێز بۆ بینەرانی عزیزیش تاعەت و عیبادەتی مانگی پیرۆزی ڕەمەزانی هەموو لای قبول بێ ئینشاءالله خوای گەورە مانگی ڕەمەزان و ئەم دەرفەتە بکاتە مای خێر و خۆشی و ئینشاءالله ئارامی دڵ و دەرونی هەموو لایەک خوای گەورە ئینشاءالله تاعەت و عیبادەتمان لێ قبول بکات و هیوادارین لە سیگەوهەری ئەم شەویشە بتوانین کۆمەڵێک زانیاری گرنگ وەروەها پێویست بە ئێوەی ئازیزانی بینەر ببەخشین ئینشاءالله. مامۆستا سێ ڕۆژە چۆن بووی لەگەڵ ڕەمەزانەوە چۆن بوو؟ وڵای کاک دانیار الحەمدولillah لە بەرەوەی ڕەمەزان ئێستا کەشوهەواکەی با بڵێن لەبارەوە تقریبا ئێمە مێشکمانی لاگە بێت جەستەمان زۆر هیلاک نابێت مان بڵێم ئازایی نییە بڵین بەخۆمان نەزانیەوە من هەمیشە ئەو کەسانی با بڵێن لەسەر جادە یاخود ئیشی فیزیکی جەستەیە کە ڕەنگە ئەوانە زیاتر هیلاک بن و ئەوانەش دەتوانم بڵێم ڕەنگە چێژێکی زیاتر لە عیبادەتەکانیان وەربگرن بەڕاستی بزۆرجار لە ڕەمەزانانە من حەزەکەم تۆزە زیاتر هیلاک بم بۆی زیاتر هەست بەوە بکەم کە بە ڕۆژوم چکە تۆ زۆر نەجۆڵی برسیشت نەبێت و تینوت نەبێت و ئەمانە هەستەکەم چێژی تا زیاتر هیلاک مامۆستا سێرەکەی قودرەتێکی ئیلاهیش هەیە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە زیاتر حەز بە عیبادەتەکە یانی ئەگەر پێشووتر تەمبەڵیمان کردبێت لە هەنێ عیبادەتە لەم مانگەدا ناتوان ینی بەدەست خۆت نیاستەکەی ئاین شتێکە لێونە دڵنا ئارامە کاتێکە لە خزمەت قورآنی پیرۆزانە بیا خود زیکرێک نەکەیان بەشداری تەراویح هێنەکەی زۆر جار من بۆ نەخۆمام شێ ڕێک نەکەین نچمە تەراویح هەستەکەم پێم ناخۆشە بۆچی ئەم شەو ئەگەر کێش شتێکم بۆ بێتە پێشایان بۆچی ئەم شەو بەشدار لەم دڵنیام لای زۆربەی بینەران و وەروەها ئەوانەشی کە دواتر ئەمان دێنن یعنی هەم سڕ و سحرێک لە مانگی پیرۆزی ڕەمەزان هەیە بڕوات هەبێ من هاوڕێم هەیە زۆر خۆشخۆرە ینی تر بەیانی لێ تایوەر ئەو بیری لەوەیە نیوڕۆن لە کوێنان خوایوارە لە کوێنان پایان لە بینی ژەمەکانە چۆن کافە و قاوێ بخوا کەچی لە مانگی پیرۆزی ڕەمەزانە ینی ئەوەی بۆی گرنگ نییە خواردن ینی ئەم هێزە موگناتیزی پشتەوە کە هێزی پیرۆزی داوارینی قورئان و وەروەها مانگی لە بەرنامەکەشمان ئینشاءالله دواتر باس یەکەین دڵمیوانەکانمان دەوری هەیە. ئەم شۆچیمان یەکاک دانیار ئینشاءالله لە بابەتی یەکەمانە هەڵبەتە بابەتەکانمان هەمووی یەک پاکێجە و لە چوارچوی یەک شتا ئاسوورێتەوە زیاتر هەوڵ دەین باسی بکەین کە مانگی پیرۆزی ڕەمەزان چۆن ببێتە دەرفەتێک بۆ چارەسەرکردنی کێشە خێزانیەکان ئەگەر لە پێش ڕەمەزاندا کۆمەڵی کێشە هەبوو بێ دەمەقاڵێگە بوو لە نێو خێزانەکاندا ئەم ڕەمەزانە خێزانەکان چی بکەن هاوسەران چی بکەن بۆی کە هەم لەگەڵ عیبادەتەکانیاندا چارەسەری کێشەکانیان بکەن لە بەرەوەی کە بە شێواز لە شێوازەکان ئەوە ژەر عیبادەتێکە کاتێک بێ کێشەوە ڕوویەکی خۆش لە نێوان خێزان و ماڵ و مناڵدا بوونی هەبێت. زۆر ڕاستە بە دڵنیایەوە مانگی پیرۆزی ڕەمەزان سەرفەنەزەر زۆرەکرێ وەروە دەرفەتێکی شەیشەڵا ئێمەش گوێ بۆ بەڕێز دکتۆر پێشڕەو حەماعەلی وەکو ڕاهێنەرێکی پەروەردەی ئەگرین کە لەم شەو لەگەڵمان میوانە بێ ئینشەڵا دڵنیام ڕاوێژەکانی ئەو سوودێکی زۆریە بێ بۆ ئێوەی ئایزان و خێزانەکان وەروە تاکانی کۆمەلگا کاک تۆ زۆر بەخێر بێ هەر فەرمووە گەر بێتە لامان ئەرێ بجوڵێن دانیار پێمان بێ ئاساییە دکتۆر گیان سەلام خوا لە جەنابتان لێرەوە دانیشیش خوا بەخێر بێ بەخێر بێ دکتۆر سپاس بۆ جەنابتان بەزدارن ئینشەڵا ئێنە لا دکتۆرە میوانی تیشمان هەیە بەوانیش بێنە سەر ستێجی ئینشەڵا لە خزمەتتانەوە بەڵێ کاک دانیار پێمان بێت تەوەری دووەمیشمان تەوەی دومیشمان هەر بەچێتەوە سەر و بابەتە باز لە تێگەشتنی معنەویەکەین لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا هەر سەبارەت بۆ ئارامی کە باسمان کرد لە خێزانە هەر سەبارەت بۆی کە کێشە خێزانەکان چارەسەر بکرێ چۆن لەم مانگەدا بە تێگەشتێکی معنەوی لە مانگی پیرۆزی ڕەمەزان تێبگەین ینی تەنها برسێتی و مانوبوونەکەمان بۆ نەمێنێتەوە لەگەڵیشیدا کۆمەڵێک عیبادەت کۆمەڵێک پەرستش ئەنجام دین کە بێتە توێشویەک بۆ ڕۆژی دوایمان ئینشاءالله. ئینشەڵا زۆر بەڕێز مامۆستا جەمیل عوسمان بانخوازی زۆر خۆشەویستیش لەم شەویش لەگەڵمانە بێ مامۆستا ئەگەر تەشریفت هەبێ بە دڵنیایەوە وتە بەنرخەکانی مامۆستاش ئەبێتە بەشێکی گرنگ لە بەرنامەکەمان مامۆستا گیانعەزێت کێشا زۆر زۆر بەخێر السلام عليكم استاذ جيان سلام الله وبركاته بەڵێزان هەر لە ستۆدیۆی سیگەوەر ئەم شەو
هاوشێوەی شەوەکانی تریش ئەومان لایات نەچێ بەشێکی گەورەی عیبادەت لایەنێکی عارفانە و عیرفانە و ڕۆحیانەی هەیە کە ڕۆژگارێک لە ڕابردوو بێ ئێستاشەوە کۆمەڵێک کەسان هەیە خامەکانیان ڕەنگین و ڕەنگیترە بن بەتابێت لە مانگی پیرۆزی ڕەمەزان وەروەها لە بابەتە ئاینی و ڕۆحیەکانە ڕەنگە بتوانن خامەیەکی جوانتر بەدڵێکی زیاتر لەسەر کاغەز بەیانەکەن و وەروە ئێمەش هەوڵدین بیان دۆزینەوە لێرە لەگەڵێەوە خامە ڕەنگینەکانیان بەش بکەن وەرواگویان بۆ بگرین پێوەست هەر بە بابەتی ڕەمەزان و وەروە ئارامی دڵ و دەروون میوانداری شاعری زۆر بەڕێز بەڵێ مامۆستا عەبدوڕەحمان تاوگۆزی شاعیر ئەگەر ئاماد مامۆستا مامۆستا عەبدوڕەحمانگان یاخوا بەخێربی سەرچاو سلام علیکم مامۆستا السلام عليكم قربان یاخوا بەخێر باشم شكرا مامۆستا زۆر بەخێر سەرچاو قربان مامۆستا فەرموو سەرچاو ئەم شوێنەمان تەرتیب کردو بۆ تۆ بۆی دەستان خۆش بابەتەکان بخوێنی تو ئینشاءالله سەرچاو زۆر بەخێر بن سپاس دەستان خۆش کاکتانیا بایمەش دانیشین بسمیلای لێ بکەین ئینشاءالله دووبارە بەخێر بن مامۆستانی خۆش بن لەگەڵ ڕەمەزان ئەم ساڵ وەزعتان باشە الحمد لله شكرا الحمد لله سلام کاک دانیار با چی لێ مامۆستا جەمیل باشی لای مامۆستا جەمیل مامۆستا گیانی خوا بەخێر سنتنا سپاسانەکەم بەڕێزم لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا چۆن تێگەشتنێکی معنەوی تێگەشتنێکی باشمانە بە مانگی پیرۆزی ڕەمەزان وەکەوەی تەنها بیر نەکەینەوە ئێمە پێویستە تینومان بێت برسیمان بێت لەبەرەوەی لەوانەیە خوای گەورە پێویستی بەوە بێ بۆیە ئەومان لێ قبوڵ بکات بەناوی خی گەورە و میهرەبان درود و سڵاو بۆ سەر پێغەمبەر و ئارویارانی سڵاو و ڕەحمەتی خوا لە هەموو لایەک لە بینەرانی خۆشەویستی کەناڵە جوانەکەی پێیام سپاس بۆ جەنابتان ئەم دەرفەتتان ڕەخسان لە خزمەتتانە لە حەزوری بینەرانە لێرەوە ئێمە هەر لە سەرەتەکانی مانگی مبارەکی ڕەمەزانین ئینشاءالله وەک چۆن ئەم دووسێ ڕۆژەی کە بەڕێمان کرد پڕ بوو لە چێژی معنەوی ڕۆحی ئەوە بەردەوامە بێت خی گەورە وەرزی بەهاری بۆ کردوین بە دوو بەهار بەهارێک بۆ ناخمان کە ڕەمەزانە بەهارێک بۆ ژیان و سروشت و نیشتیمانمان کە خۆمان لە وەرزی بەهارین لە ڕاستی ئەمە چۆن لە ڕەمەزان تێبگەین ڕەمەزان هەر بۆ خۆی ینی تەویل و مانایەکی تر هەڵناگرێت ئێمە نابێت لە حرفدا ڕەمەزان بهێڵینەوە خەڵکانێک پیان وای بە ڕەمەزان هەرەوەیە تۆ لە طلوعی فەجرەوە تا غروبی شەمس لە هەڵهاتنی خۆرەوە یاخود لە بانگی بەیانیەوە تاکو بانگی مەغریب بە ڕۆژە بیت و خۆ برسیکردنە بەڕاستی ئەمە هەڵە تێگەشتنە لە مانگی ڕەمەزان ڕەمەزان کۆمەڵێک مەفاهیمە کۆمەڵێک ڕەهەندی هەیە ئەبێ ئێمە لەمان نادا بۆ ڕەمەزان بکەڕین ئەگەر بمانەوێ لە قورئانە ڕەمەزان دۆزینەوە لە ئەحادیثەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و ڕەمەزان دۆزینەوە شتێکە بە تایبیری مامۆستا نورسی ڕبوبیەت و پەروەردگارێتی خوا لە ڕەمەزانە دەرەکەوێت خی گەورە سفرەیەکمان بڕە ئەخات لە مانگی ڕەمەزانە بانگێشتی بەندەکانی خۆیەکە ئەوەی بڕە بەدەم ئەو بانگێشتنامەوە لە ڕۆژی قیامەتە خوا داوەتیەکە ئەوەی نێتە سەر و سفرە مەحروم بووە ئەفەرمێت لە ئینسان بوونیش مەحروم بووە ئەمەیە پێغەمبەری خوا فەرمێ ڕۆژەوان دوو خۆشی هێلی سائمی فەرحەتان خۆشی یەکەم ئەوەیە کە لەسەر سفرەکە ئێوارە بەربانە و ڕۆژۆشکێنێ خۆشی دومی ئەوەیە کە لە حزوری خوادا خۆیان من بە ڕۆژوو بم بۆ تۆ ئینسان ئەگەر بتوانێت لە هەر بابەتێکی تا ڕیایەک ئەنجام با ڕۆژوو دەرفەت و مەجالیتیانێ بۆ ڕیاکردن چونکە هەموو کەس دەتوانێت لە دەرفەتێکە لە فرسەتێکە شتێ بخوات و کەسیش پێی نەزانێ بەڵام ئەمە یخوا فەرمێ ئەسەوم لی و ئەنا ئەجزی بێ ڕۆژوو بۆ من و خۆمەزان بۆ یعنی وەک زانانە فەرمن چونکە بە ئیخلاسەوە هەرکەس ئەهلی ئیخلاس نەبێ بە ڕۆژوو نابێ ئینشاءڵڵا ڕۆژوانان ئەهلی ئیخلاسن ئەو مژدەیەکی خۆشە بۆ ئێمە ڕۆژوان و بۆ ئەمە مسلمان لە ڕاستیان من حەزەکەم زۆر جار ئێمە نیگەرانە بین لەوەی بەداخەوە قسانە ئەەکەم لە واقعێکە ئەژین ئیسلام خەریکە قورئان هەر حرفەکەی مانە ئەکەن بۆمان و دین تەنها بۆ بەڕەسم لەوە گەورەتر بۆ مەسەلەکە بڕوانین ئێمە ئەبێ ئیسلام لە ڕقەمەوە گوازینەوە بۆمانە یەکەمین قۆناغ و یەکەمین مەقامی تێگەشتن لە دینی خوا ڕقە حرفە حروفە ڕقەمە بەڵام دەبێت لەوە شۆڕ بین بۆ مانە گەورەکان ڕەمەزان هەرەوە نیە ئێمە بەڕۆژۆی بین تێدا ئێمە پاشوی خوا دەرفەتمان پێدا هەستی مناجاتکەین ئیستیغفارکەین لەگەڵ خوادا ڕاز و نیاز گۆڕینەوە ڕەمەزان دەرفەتمان پێدا ئێمە لەگەڵ مزگەوتە ئاش بینەوە تەراویح لەوێ ئەبین
ئەوە ژیانم بۆ مامۆستا قسەی دەکا ئێمە لەوێ هەموو کەس و کار و خۆشەویستان ئەبینینەوە لە مزگەوت لە سەفەکانی نوێژی تەراویح و نوێژی جەماعەتە شاننی بەشانیەکەوە ئێمە بەیانیان لە مزگەوتە حوزورمان هەیە ئێمە ئێواران ئێمە ئەبێ لە ناو ڕەمەزانە وێزگەیەک سازکەین بۆی سەردانی کەس و کارکەین بۆ ئەوەی نەخۆشەکان بەسەرکەینەوە ڕەمەزان مانگی قەدرە مانگی بەدرە مانگی نورە مانگی نزولی قورئانە هەموو ئەم شتانە ئەبێت لە تۆدا دووبارە بێتەوە یعنی چۆن ڕەمەزان لە سدن پێغەمبەری خوا صلی الله علیه و لە ژیان و سلوکی ئەصحاب و ڕۆحی ئەصحابە تەجەلایە کرد ئەبێ لە ژیانی ئەمە ئینسانی ڕۆژوانە ئەمانە تەجەلاکن ئەبێ دووبارە لە ژیانی منە نزولێکی قورئان دووبارە بێتەوە لە ژیانی منە بەدرێک دووبارە بێتەوە لە ژیانی منە قەدرێک دووبارە بێتەوە هەر بەجددی ئەمانە ڕوئەدات أيوة من قام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه من قام ليلة القدر غفر له ما تقدم من ذنبه يعني أما هربو في غمر أصحاب نبوة بو إمش تجددك دوباره بيته ونوي بيته لبروي باللو راه ضعيفاني ولا بابة رمضان بروانين كإنسان خواي وزجيكي بيدا يان زمان قتو ما ندوي كاتك رمضان دي جسد بشو أدا روح أسودة به أجر إنسانك أجر نخوش به هنجوني بيه بتهمي ليناك کاتی ئەو تام لە هەنگون ناکان مانای ئەوە هەنگی شیرین نییە ئەو نەخۆشە ئەگەر من چێژە نوێژەکانم دەکەم چێژە ڕۆژوەکان و لە پارشێوکردن و لە مناژات و ئیستیغفار و بینی خۆم و خوا شتێکی پێوترێ بەندایەتی مرۆڤ سێ پەیوەندی هەیە پەیوەندی بینی من و خوا عیبادەت گرێدات پەیوەندی بینی من و مرۆڤ ئەخلاق گرێدات پەیوەندی من و ڕەهەندەکانی تر و خۆم ئەوە تەسکەی نەفسە و ئێستا کاتی باسکردنی نییە دەی ڕەمەزان گەورەترین وێزگەیە بۆ ئەوی مرۆڤ پەیوەندیەکانی لەگەڵ خوادا تونوتۆڵ کات و زیندوو کاتەوە چونکە ڕەمەزان بەڕاستی هەموو شتەکان تری تایە ئەرکانی ئیسلام چەندێکە پێنجە وایە نوێژە ڕۆژە حەجە زەکاتە شایەتمانە تۆ لە ڕەمەزانە هەموو ئەمانە ئەکتوانی دووبارەکەیتەوە هەندێک جار حەج نەبێت عومرەشەکەوێتە ڕەمەزانەوە نوێژ پڕە لە نوێژە ڕەمەزان پڕە لە قورئان خوێندنە جا لەبەرەوە بەڕاستی مەحروم کەسێکە چێژ لە مانە گەورەکانی ڕەمەزان نەکا محروم کەسێکە بە ڕۆژوو بێ بەڵام ماندووبوونی بۆ مێنێتەوە ئەمێ پێغەمبەری خوا فەرمێ خەڵکانێک هەن تەنها برسیبوون و تینیبوونە بۆ مێنێتەوە فليس لله حاجة في أن يدع طعامه وشرابه یاخوا دەست خۆش بێ مامۆستا جەمیلگیان دکتۆر پێشڕەو بەرمام لای ئەو شیکردنەوە توانم بڵێم پڕمەعنەوی پشتەوەی مانگی پیرۆزی ڕەمەزان و ڕۆژووبوون ئەمە چ کاریگەرێک بەڕێز وەکو ڕاهێنەرێکی پەروەردەی وەروەها ڕەنگە دەیان کەیس و دەیان کێشە هەبێیان چارەسەرتان کردبێ پێش ڕەمەزان بە ئێستەشەوە ئەمە چ کاریگەرێک لەسەر خێزانەکە چ ئارامیەک بۆ خێزان دروستەکایان چ دەرفەتێکە خێزان بیخۆزێتەوە بۆی بتوانێت ئەگەر گرفتێکی ژە بێت چارەسەریکایان هەوڵ بدا گرفتەکان کەم بێنەوە گرفت دروست نەبێت بسم الله الرحمن الرحیم بەناوی خوای گەورە و میهرەبان دەستخۆشی بۆ جەنابتان و سڵاو و ڕێز بۆ بینەرانی خۆشەویست بۆ هیوایی تاعات و عیبادەتی هەموو لایەکمان قوبوڵ بێ یا رب العالمین هەر لەوتە شیرینەکانی جەنابی مامۆساوە داخڵ بم ئەڵبەتە لەوتەیەکی مامۆسا نورسیەوە کە ئەفەرمێ ڕەمەزان دابارینی سفرەیەکی ڕەحمانیەتی خوایە بۆ بەندەکان ئەم سفرە ڕەحمانیەتە یەکەم کەسێکە بێ لە خانەوادەکانەوە دەست پێ بکە چونکە دوو فەرحەی هەیە دوو خۆشی هەیە فەرحەیەکیان بریتیە لە خێزانەکان ئەڵبەتە پێش ڕەمەزان فەرمودەیەکی شیرینمان هەیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ شەیطان ئیش لەسەر ئەوە کات هەرچیەکی پێ ئەڵێن دیێت شەیطانەکانی تر بانگەکە هەر کامیکان هەر کاریکان کردبێ ئاساییە بەلایەنەوە تەنیا دانەیەک بە کوزۆڵەیی ئەڵێ ئیشم لەسەرەوە کرد بینی دوو هاوسەر تێک بەم ئەو دەستخۆشی لێک یەکەم جار وە ئەزانە کارێکی کەمی کردووە بەس دەستخۆشی لێکا لە بەرامبەر ئەو کارێککە کردوێتی لە بەرەوەی بینی دوو هاوسەر تێک بە ڕەمەزان پێغەمبەری نازارە فەرمێ صلی الله علیه و سلم شەیطانەکانە بەسرێتەوە بە کۆمەڵی ڕێکار و یاسا ئەکرێ ئێمە مامەڵە لەگەڵ ئەمە ئەکەین بەڵام پێش ئەوە ئەومان لەبیر نەچێت لەگەڵ شکانی ڕۆژوە زۆر مهمە دوعاکردن پاڕانەوە بۆ بەختەوەربوونی ئاسوودەی خێزانی ئەمە عەمودی فەقەریمانە چونکە تا چەندێک پەیوەندیمان لەگەڵ خوا بتەوە بێ ئەوەندە پەیوەندیمان لەگەڵ خێزانەکان پەیوەندیان لەگەڵێکا بتەوە بێ خاڵێکی تر لەوە جیاواز لەوەی لە غەیری ڕەمەزان لە غەیری ڕەمەزان هەموو شتەکان بەتوندی وەرەگیرین مامەڵەی لەگەڵاکەین بەس ڕەمەزان فێرمانەکات بە دەستەواژەیەک چۆن مرونەتێک بەرامبەر بە خێزانەکەم بنوێنم هەر کاتێک ئەمێ قسەیەک بکەم ئینی سائیمێک هەڵێم
ڕێک پەروەردەی خۆمەکەم لەبەرەوەی یعنی کەواتە خاڵێکی جەوهری و گۆڕانکاری لە خودی خۆمەوە. من ئەگەر بمەوێ ژینگەی ماڵم لە ژینگەیەکی نەرێنیەوە بگۆڕم بۆ ئەرێنی مانگی ڕەمەزان باشترین فرسەتە. چونکە ئێماڵین لە پەروەردەی خێزانیە ئەگەر بمانەوێ هەر شتێکمان بوێت گۆڕانکاری تیا بکەین پێویستیمان بە 3 مانگە. بەڵام ئەم 3 مانگە لە مانگی یەکەمە تەحویلە، لە 2 مانگی کات تەسبیتی ئەم بابەتاکەین. یعنی من ئەگەر بمێ خۆم بگۆڕم ئەبێ یەکەم جار لە مانگی یەکەمەوە ڕاهێنان لەسەر خۆمەکەم تا خۆم بگۆڕم، دواتر ئیمتیدادی ئەماکەم بەردەوامی بەسەرەوەیم. ڕۆژووی ڕەمەزان بریتێ لەوەی ڕۆژووبوونی فکرمە، ڕۆژووبوونی زمانمە، ڕۆژووبوونی چەندێک خواردن و خواردنەوەی، ڕۆژووبوونی ڕقە، ڕۆژووبوونی هەموو بەلوعەکانی ژەهرەیەکەیەکە ئیگرمەوە، حەسادەتە، قسەی ناخۆشە، لۆمەیە، سەرزەنشتە، هەموو ئەمانە ئەگرمەوە بۆی لەگەڵ خێزانەکەمە ئاسوودە بم. ئەو کاتە ئەتوانم لە ئیفطارەکەمەوە دەست پێ بکەم. هەر ئەوەی ئەو ئیفطارەی کە دایەنێم ئەو سفرەی کە پێکەوە یەک نزیکە بینەوە لە یەک، خودی ئەمە یارمەتی دەرێکی زۆر باشە بۆ ئاسوودەی خێزانەکان. ئێمە ئەڵین خێزانە بە ڕێزەکان ئەگەر کاتێک گرفتیان هەبوو، کێشیان هەبوو بێن زەمینە سازیەک دروستکەن، وەختێک بۆ خۆیان دابنێن 20 خولەک بۆ 30 خولەک لەم مەسافەیە، ئەبێ کاتیان هەبێ بەرامبەر بە یەکتر. مامۆستا فەرمووی ئێمە عەقیدەمان هەیە، عیبادەمان هەیە، ثەمەرەکەی لە ئەخلاقە دەرەکەوێت. من ئەخلاقیاتم لە پێشە مگەسەکە بێ لەگەڵ خێزانەکە مابێ، ئەخلاقیاتمە بێ لەگەڵ مناڵەکان مابێ. ئەم ئەخلاقیاتم بێم یەکەم تەکنیک و یەکەم چالاکی کە بمەوە ڕەمەزان فێری ئەومەکە وەرە لە لەحظەی یەکەمە لە دەوری سفرەکە کۆبینەوە بەربانگەکەین. دواتر هەڵەسین پێکەوە باشترین شتێکەوەی عیبادەتێک پێکەوە بکەن، دوعایە پێکەوەی کەن، نوێژی جەماعەتە پێکەوەی کەن. ئەمە یارمەتی دەرە بۆ ڕەوانەوەی ئەو کێشانەی تەبەن کێشەکانی ژەبێ بە 3 بەشەوە، بەشێکیانەیە ڕووکەش هەر ئۆتۆماتیکی ڕوا یاوە خود ئەتوانین بیکەین بە 4 بەشەوە، بەشێکیانەیە ڕیشەی هەیە ئەم کێشانە. ئەمەی کە ڕیشەی هەیە لەمەوە فێرمەکە ڕەمەزان هاتم مرونەتێک بۆ خۆم پێیاکەم لە دەوری یەک پێکەوە عیبادەتێکەکەین، لە دەوری یەک ئاڵین. ئەگەر ئەوە نەبوو دواتر سەیری بەرنامەیەکەکەین، جارێکە ئەڵین کات بن بە یەکتر، چونکە خێزانەکان پێویستیان بە کاتە. خێزان پێویستی بە پارە پەیاکردن نییە بە ئەندازی کات. هەتا ئێوارە پارەی بۆ پەیاکە کە کاتت نەبێ بیەی بە هاوسەرەکەت وەکوایە چت نەکرد بێ. کاتێک کە خانمەکە کێشە و گیر و گرفتێکی، کاتێک کە خانمەکە هەموو سەرقاڵێکی خۆی لەسەر لە چێشخانە و لە مەتبەخەکە جێبەجێەکە، حەقی ناوە بە هاوسەرەکەی، ئێحتیمامی ناوە پێی. لەبەرەوە پێویستم بەوەی ئەم چوار جۆر مەشاکل هەیە، هەر هەموو ئەمانە تێیپەڕێن لە مانگی ڕەمەزانەوە. 5 ساڵی یەکەم جۆرێک کێشە هەیە، لە 6 ساڵی یەکەمەوە تەحویلە بێ کێشەکانم نەوعێکی ترە تا 10 ساڵ. لە 10 ساڵ و 11 ساڵەوە جۆرێک کێشەم هەیە تاوەکو 16 ساڵ. لە 16 ساڵی خێزانیمەوە جۆرێک کێشەی ترم هەیە، هەر یەکەیان جیاواز لەوانی ترن. مامۆستا دەکرێت بوترێ گەر ئارامی لە خێزانە نەبێت بە شاز لە شازەکان چێژ لە عیبادەتەکانیش ناوینیانی لەوانەیە زۆر جار لە ماڵەوە تااقەت عیبادەتێک نەبێ، تااقەت نەبەستی شەو نوێژ ئەنجام بدەی بۆ نمونە ممکنە ئەمە؟ مامۆستای بەڕێز زۆر تەواوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دائیمە خۆی لەگەڵ خێزانەکان هەوڵەیە خاڵی هاوبەش دروستکە. تێبینی فەرموو باشترین کات بۆ خاڵی هاوبەش دروستکردن بۆی هەست بە ئارامی بکەی بریتیە لە سەحەر لە پارشێوکردن. نافەرمێ بەرەکەتە، ئێمە بەرەکەتەکە بەس بۆ عەدی مادی ئەیگەڕینەوە، بەڵام بەرەکەتەکە بەرەکەتێکی معنەویە دابارێتە سەر خێزانە. پێغەمبەری نازار صلی الله علیه وسلم فەرمێ لە هەموو کاتێکی نوێژی بەیانیە بۆ ئەوی خاڵێکی هاوبەش ڕوبەرێکی هاوبەش لەگەڵ خێزانەکەی دروستکە، بۆ یادەوەریەک دروست بێ، شۆرت میمۆریەک لەگەڵ خێزانەکەی دروست بێ. خێزانەکانی فەرموون ئەگەر هەڵەسا بۆ نوێژی بەیانی، ئەگەر ئێمە بە خەبەر بووینایە 2 ڕکعات نوێژێک کرد، دوای ئەوە دائنیشتین دەمەتەقێ و گفتوگۆمانە کرد پێکەوە. خاڵی هاوبەشان دروست ئەگەر ئەفەرمی ئەو کاتی ئەگەر نووسە بووە باڵی خێزانەکەی ئاوا ڕائکێشا و سەری مبارەکی خستە سەر باڵی خێزانی بۆ لەبەرەوەی ئیتیصالێکی بەدەنی لە بینی ئەو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دروست بێ لەگەڵ خێزانەکانیە کە ئەمە یارمەتی دەرە بۆ هەستی ئارامی دروستکردن. دووهەم شت بۆ هەستی ئارامی دروستکردن بریتیە لەو بەربانکردنەوەیە. لە شوێنێکی کا ئەمەم باس کرد بەس وا ئەخوازێ لە پرسیارەکەی جەنابتەوە باسی بکەمەوە. ئێمە لە پەروەردەی سفرا ئەڵێن ئەم ئیتیصالە بەدەنیە کە نزیک بن لە یەکەوە کە کاتێک دەست بەر یەک دەستی یەکەکەوێ پێکەوە خواردنەکە ئەخۆن
هەز بە ئارامیەکەن هەز بە ئەمانەکەن حتا بۆ مناڵەکانیان هەستێکی ئەمانیان لا دروستە بێ چێژ لەو سفرەیە بینن پێویستە ئەم جارش پێویستە کە ڕۆژانە خێزانەکان ئەگەر نەبووە ئیلا ژەمێک لە دەوری سفرە کۆ ببنەوە پێکەوە چونکە هەستی ئارامی بۆ ئەو خانەوادەی داڕێژێ و مناڵەکانیش هەست بە ئارامیەکەن و هەست بە پەیوەندیکی تونند و تۆڵەکەن لە بینی ئەم خانەوادا ئەگەر اختیلافێکیشیانە بێ اختیلافەکان بریتیە لەوەی ڕاجیاوازی هەیە بەڵام ڕێز لە یەکترەگرن ئەم ڕێزگرتنە پەیامێکی تریشایە بە مناڵەکان هەر کاتێک دایک و باوکێک ژن و مێردێک ڕێزیان لە یەکتری گرت مناڵەکانە زۆر بە ڕێزانە مامەڵاکانە دەرەوە ئەو منداڵی بینیت لە دەرەوە ڕێزدارانە مامەڵە ناکە بزانە دایک و باوکی ڕێزدارانە مامەڵە لەگەڵەکان ناکەن کەواتە ئەم هەستی ئەمانە لە کوێوە دروستە بێ لە پەروەردەی سەر سفرەکەمانەوە دروستە بێ و ئەتوانین هەر لە واوکو وتم بگەڕێمەوە ناو ئەمە چالاکێکی تر دابنین ئێمە لە ڕووی هینەوە لە ڕووی پەروەردەی خێزانی وڵین ئەو خێزانانە بۆ ئەوی تەنگژەکان لە ناویانە خاو بێتەوە لە نزیک یەک دابنیشن نابێ ئەم مەسافەیان 50 سانتیم دوورتر بێ ئیتر 50 سانتیم دوورە ئەبێ نزیکتر ببنەوە لە یەک پێکەوە سەیری درامایەکەکەن پێکەوە سەیری بەرنمەیەکی ئاینیەکەن پێکەوە سەیری بابەتێکی وەکو ئەم بابەتە ئەکەن ئەگەر بەدەم شەو چۆرەیەکی شەو بووە نزیک ببنەوە لە یەک و ئەگەر گفتوگۆش بکەن لەگەڵ یەکترە هەر نزیک ببنەوە لە یەکتر بەمەرجێک هەردووکیان لە لای خۆیان بڕیار بن گفتوگۆکانمان هیچ وشەیەکی تونند و ڕوژێنەری تیانە بێ بۆ بەرامبەر تاوەکو ئاسوودەی و ئارامی باڵکێشە بەسەر مامۆستا عەبدوڕەحمان ئێنە خزمەتێ بەس بە لە مامۆستا جەمیل بابەتێک هەیە بیپرسین و ئینشەڵا نەتیجەشی لە مانگی پیرۆزی ڕەمەزان هاوشێوەی کاتەکانی تر ئیشەکەین بە ڕۆژوشین نوێژەکانمان بە ئەگەری زۆر بێ بە جەماعەت هەیە و نوێژی بەیانی کە نامەوێت خوانەخواسە بوختان بڵاوکەمان وەڵام زۆرێکمان ڕەنگە لە دەستی بڕوایان درەنگتر بیکە بەڵام دەبینی لە مانگی پیرۆزی ڕەمەزانە هەموو پێنج فەرزەکە لە کاتی خۆیان کرد ئەشتوانی زۆر تابێتی شۆریچ هەستیش بە ناڕەحەتی ناگەن چێژش لێوەبی ئەی خێرە ئەم هەستەوە غیرەتەمان نامێنێ دوای مانگی ڕەمەزان چۆن لەم سڕە تێبگەین هەر هیچ ناگەر تۆزێکیش دوای مانگی ڕەمەزان بێ بەشێکیش بێ لەوەی مانگی ڕەمەزانیکەین دوای مانگی ڕەمەزانیش بەردەوام بین لێک تێنەگەیشتون لە وەزعەکە و یان بۆ ڕەنگە بەشێکی ئەوەیە کە تۆ فەرمی تێنەگەیشتنە ڕەمەزان فێرگەیە کە تێدا مەشقەکە ینی سەربازێک بۆی ڕوات مەشقەکات چەند ساڵێک مەشقی سەربازی پێکن بۆی ڕۆژە لە ڕۆژانە گەر تنگانەی بوو کەوتە ناو ڕوبەڕووبوویەوە لەگەڵ دوشمنام بزانێت چۆن ڕاکات چۆن بەرگری بکات چۆن هێرش بکە ئەو مەشقی ئێستا ئەیکا بۆ داهاتووی ئیشی پێبێ ئەمە لە ڕەمەزانە خۆی گەورە فەرمەمان پێکات لە حەڵاڵەکان سڵکەینەوە تەنانەت حەڵاڵەکان چێژە حەڵاڵەکان لێ بەدروین بۆ ئەوەی 11 مانگی دوای ئەوە ئێمە لە حرامەکان سڵکەینەوە باشە ئێمە ڕەمەزان فێرمانەکات نوێژ زۆر ئەنجام بین تەراوی حەکەین ویترەکەین شەو نوێژەکەین سەحەر بەخەبەرین بۆ ئەوەی کە ڕەمەزان تەواو بوو بۆ نوێژی بەیانی زوو خەبەرمان بێتەوە لە کاتی خۆیان بەڕاستی فێرگەیەک ڕەمەزان بۆ 11 مانگەکەی تر خەڵک فێرەکات کە چۆن مامەڵە بکە بەڵام من پێم وایە بەشێکی تری پێوەتی بە خیتاب و گوتاری ئێمەی واعیز و بانخواز و مەلاوە هەیە بەداخۆم قسەکەم تۆزە ڕاشکاوم یعنی ئێمە لەسەر کۆمەڵێ بابەت ئەوەندە ڕواڵەتیان و ڕووکەشیان و سەدحی نەزەرانە تەرکیزمان هەیە دێین کاتێ باسی ڕەمەزانەکەین ناتوانین ئەم بابەتە بە جۆرێک تعمیم بکەین بە جۆرێک پۆلێنکەین تیرۆریزێکین بنی و مانگەکانی تر ئیتر خەڵک فێرەکەین مانگی ڕەمەزان ئەوەندە خێرە لە نێو مانگی ڕەمەزاندا شەوێک هەیە کاکە هاتنی وتیان قەدر لە ڕەمەزان زۆر خێرەکەوێت دەشەوەکەی کۆتایی لە دەشەوەکە وڵاکەوە دەشەوە تاکەکان لە تاکان بدنا بۆ شەوی 27 هاتن عیبادەتیان لێ کردین بە یەک شەو بابەت تەواوی ڕەمەزانۆکی ئیبن جەوزی لە تەفسیرەکە فەرمووی لە تەواوی ڕەمەزانە بۆ قەدر گەڕێی ئەبێ ئێمە مامەڵی ڕقم لەگەڵ دینانەکەین داعیەک بانخوازێ دێ پێمانەڵێ هەر کەسێک ڕۆژێکی ڕەمەزان بگرێ بەقی 70 ساڵ خێر خەڵی فێرە لە ڕەمەزانە هەر کەسێک شەوی قەدر دانیشێ بەسێتی هەر کەسێ ڕۆژێکی بڕوە وەکو ئەوایە حرمەتم هەیە بۆ بینێرانی بۆ کەناڵێکی بەڕێستان ستاوانەکەی و سزاکی لە زینا گەورەترە ئەم قسانە بەڕاستی هیچ سەوز ناکا بۆ دین و ناتوانێت چێژە بە ڕۆحمان بدا وەرن با ئێمە لە بەعودەکەتی ڕەمەزان قسە بکەین ئێمە توانین بە تعبیری مەولانای ڕۆمیە فەرمی خەڵک فێر هونەری خواردنەوە مەکەن خەڵک تینوکەن تۆ من تینوکە خۆم داوای ئاوەکەم خۆم سوراخی ئاوەکەم ئەگەر گۆزە و پەرداخیش نەبێ
هەرچۆن بێ ئاو خۆمەوە فەنی تەشەنوگی ڕابیام و سنادە بێ ئابی خوردن بەڕاستی ئەمە بێ خەڵی فێرکەین خۆی بێ بە ڕۆژوو بێ ڕەمەزان خەڵوەتێکە بە تعبیری مەحوی مرۆڤ هەتا پشت نەکاتە دنیا ڕوو ناکاتە خوا هەرکەس ڕووی کردە خوا بێ پشکاتە دنیا بەمانای ئەوە نەدونە تەلاق بدەین بەڵام زوهد مانای خۆی هەیە بە تعبیری کاک ئەحمەد زاهیدە و کەسە نییە کە هیچ ناخوا زاهیدە و کەسەیە ئەوەندە کاتە قاپەکەی ئەوەندە لێ ئەنە خێزانەکەی نیوی نەڕێژێ ناوتەنەکەی خۆڵەکەوە ئەبێ ئێمە ئام خوێندنەوانەمان هەبێ بۆ مەسلی ڕەمەزانی یعنی بە کورتی و بە قوتی بەڕێزەکانم ئەبێت مەحویە فەرمێ هەر کەسێک وتی من ڕووم لە دنیایەوە ناوێ باز لە خواکات ئەوە مرد نییە نەڵێ مردم کە دنیا پشتی لە ئەوڕووی لە دنیا بێ فەرمێ دنیا بۆ خۆی تەبیعەتی وایە ڕووی پشتی کردوێتە خەڵک بۆ ڕووی تێیەکە کە دنیا کە پوری زاڵە بۆچی ئەو پیرە زاڵی پێڕەزا نابێ ئەگەر تۆ پاڵەوانی بۆچیان پیرەژنە دنیا شوبێنێ بە پیرەژنێک دواتری شوبێنە بە فاحیشەیەک ئەمەوێ ئەوە بڵێن بەڕاستی عیبادەت قۆرخەکەین لە مانگی ڕەمەزانە کورتەکەین و مانگی ڕەمەزان لە مانگی ڕەمەزانیشە خەڵک تۆ بڕوانە خەڵک ئێستا فێر دەردێکی خراپ بووە شەوی 27 مزگەوتەکان جمەیان تێ شەوەکانی تر نا ئەگەر ئێمە خەڵک فێرکەین تەواوی ڕەمەزان مەشقکەین بە خەڵک و خەڵک بێ لە مزگەوتەکانە تینوو بێ بە عیبادەت و خواپەرستی خەڵک فێرکەین تەراویحەکان چەندە پێویستە بۆ ئەو سەفی نوێژەکان مناجات قورئان خوێندن زکری بەیانیان سەڵاواتدان ئێستا مزگەوتەکان خاڵی بوونەتەوە لە ڕۆح بەداخەوە قسەکەم ئێستا وەمالێات و خەڵک بڕەقەم قسەیەکە ئەزانیشی ئوستاز یعنی تۆ سیرکەن بانخوازێک یەت کۆمەڵێک فەرموودەمان بۆ دابەزیێنی ئەڵێ هەر کەسێ ئەم حەدیسە بخوێ هەر کەسی ئەم دوعا بخوێنێ دەوڵەمەنە بێ هەر کەسی ئەم دوعا بخوێنێ قەرزەکانی لەسەر لاچێ هەر کەس ئەم دوعا بخوێنێ لە عەرزی واقعەوە نییە بابەتە خۆت خێری پێشیە ئەی بۆ خۆت نایخوێنی ئەمە مامەڵی حرفی وەکو نمونەیە ئەم قسەتان بۆکەم لەگەڵ ڕەمەزانیش هەمان مامەڵەمانەیە بەداخەوە مامەڵەیەکی حرفیمانەیە وەڵڵاهی حەل چییە ئەبێ ئێمە جارێکی تر بەداخەوە قوڵبوونەوە نەماوە نەر عیبادەتمانە جاران عیبادەت نەک جاران لە ڕوئیای قورئان و لە ڕوئیای سیرەت و سنەتی ڕەسوولی خوا صلی الله علیه وسلم لە سیرەتی ئەصحابە عیبادەت بۆ کێشی ڕوحە ئێستا بۆتە ماسکی ڕواڵەت یعنی هەر کەسێک دووسی عومرە بکە هەر کەسێک ڕەمەزان بە ڕۆژوو بێ هەر کەسێک حەجێکی کردی بێ هەر کەسێک چیترەمە کەسایەتی مسۆگەرە ئیمانی مسۆگەرە لە ڕاستیەوانی خۆی گەورە لە قورئان فەرمێ بڵێ بە عەراب ئەی محەممەد صلی الله علیه وسلم قالت الأعراب آمنا قل لم تؤمنوا ولكن قولوا أسلمنا أعراب بڵێن ئیمانمان هێنا پێیان بڵێ ئیمانتان نەهێناوە ئێوە تەسلیم بوون زروفێک و بارودۆخێک ناچاری کردوون تەسلیمی ئیسلامە بن ئیتر مەصالحە بەرژەوەندیە واقعە ترسە برسێتیە ولكن ولما يدخل الإيمان في قلوبكم کێشەکە بە وەڵامی پرسیارەکەی بەڕێزت ئیمان نەگەشتۆتە قەلب ئیمان لە گەرومانە گەمەیەکە ئیمان لەسەر زارمانە گەمەیەکە بە تعبیری ماوەسا سوبحانی بەڕەحمەت بێ خەڵکانێکن زاریان شرکی تایە چونکە عەوامن بەڵام ناخیان پڕە لە تەوحید و ئیخلاسە خەڵکانێکیش هەن بە پێچەوانەوە زاریان پڕە لە تەوحید و یەکتاپەرستیە ئێرەیان پڕە لە شیرکە خواپەنا بە هەر ڕۆژە لە سێبەری تاغوتێکە قسەمان بووکە مجاملەیەکە ماساوەکە کابرا 20 ساڵە فاحیشە و فەسادەکە ناوێرە پێ بڵێ پێ لەردانەوە بەڵام ئەگەر شتێ بکات لە ڕۆڵەتە جوان بێ دێ مجاملەیەکە وەسوسەنایەکە هاتوین ئەو خەڵکەمان چاواشە کردە بە جۆر لە جۆرەکان بەداخەوەم قسەکەمە ڕەشبینی نییە بەڕاستی ئێستا ئەمەلیاتە قوڵبوونەوە نەماوە گوێگری هەندێ واعیز و بانخواز وای کردووە ئەو کەسانەی کاکێ من لە نەوەدەکانە نان نەبوو بیخۆن برسیمان بوو گەماری ئابووری لەسەر عێراق و هەرێمی کوردستان بوو مزگەوتەکان پڕ بوون لە تەهلیلە و زیکر و مناجاتە لە ئیخلاسە ئێستا بەداخەوە ئێستا عیبادەت زۆرە بەس ئیمان کەمە جاران ئیمان زۆر بۆ عیبادەت کەم بوو ئەبێ لە ئیمان و دەست پێ بکەینەوە پرۆسەیەکە دینداری پرۆسەیەکە لە ئیمان و دەست پێکاتەوە ئەبێ گەڕێنەوە بۆ عەسری مەککە لەوێەوە بە ئیمان و تەزکیە دەست پێ بکەین ئەگەر ئەوە جێگەی خۆی گرت ئەو کاتە توانین چێژ عیبادەتەکانیشمان وەربگرین بەڕاست دەست خۆش بە مامۆستاگیان ئیجازەیەوە چین لای مامۆستا لەوێ شەویش تۆزە بیدوێنین کۆمەڵە شەژی جوانمان بۆ بخوێنێتەوە مامۆستا بڕۆین فەرموو والله سەگانی مامۆسایانێ هەنێ جار ئەوە خەمێکی قوڵ لە دڵ تا دروست ئەوێ مامۆسا حەقیقەتی شەخۆ ناکرێت خۆمان لابین لە بێگومان ئینشەڵا بەڵام هێشتا ئومێدی زۆرمان ماوە ئەوشنەی مامۆستا عەبدوڕەحمان ڕۆژێک ڕوونیشمان ئارام بێتەوە بە خامە ڕەنگینەکانی کاکدانیان با من لەولا دانیشەوەڵێکی فەرموو سەرچاوم نزیک بین لێ تۆ خۆشتراوە خزمەتانم فەرموو خوا بەخێر بێت سەرچاوم ئەزیزی من مامۆستایان
وەکو شاعیرێک هەمیشە شاعران هەستێکی تایبەتیان هەیە ینی جیاواز لەوانێت لە زۆرێک لە خەڵکی تر لە بانخواز بوون لە کەسانی ئاسایی تێڕوانی ئێوە چییە بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان مانگی پڕخێر و بەرەکەت بەڵێ سەرەتا بە ناوی سازندەی جیهانیان ئەو خودایی کە فەرمووی کون فەیەکون ببە ئەبێ سپاس بۆ ئێوە بۆ شاشە جوانە بۆ سیما جوانانە بۆ ئومێدەین لەم ڕەمەزانە کە هەر کۆمپانیایەک و هەر دەستگایەک و هەر ڕێکخراوێک هەڵە سێڵێ فلانشت کۆمانەکاتەوە بەڵام ئێمە بەبێ زۆر و زەخت ڕەمەزان هەموو ماڵەکان ئاش دەکاتەوە هەمووی کۆکاتەوە دڵەکان لە مزگەوتا کۆکاتەوە لە کۆڵانە چاوەکان فێرەکە سەردابخەن فێرمانەکە کە ڕاو نەکەین ڕاوی چاو ڕاوی دڵ بۆ ئومێدەین کە لەم ڕەمەزانە بتوانین ئەو سی گەوهرە کە جەنابتان ناوەکەتان وا دێناوە سی گەوهرە بێ سونوە بێ ونی نەکەین بیدۆزینەوە من هەمیشە لەم ڕەمەزانی عنی تۆ سەری میهرەبانی ئەو خۆیە بکە کەسێکە گیرێ هەموو کەسەکانی بە ئومێدیوان سەرکردەکە لە ساڵێکا بەشکم عفوویەکی عام دەرچێ بەڵام خی گەورە هاتووە لە ڕۆژەکانە پێنج فەرزە نوێژێکی بۆ داناوی ئەمە بۆ ڕۆژ هاتووە بۆ ساڵەکان هەموو ساڵێ مانگیێتەوە ئەم ساڵە مانگی ڕۆح و بە خۆداچوونە و بەهاری یانزە مانگەکەی کەیە پێتەڵێ ئەی مرۆڤ ئیتر خۆت بە پێتەڵێ لە سێبەری کەساون مەبە پێت ئەڵێ دەستەمۆ مەبە پێت ئەڵێ هەر شتێکەکەی من ئەوەندە پاداشتم بۆ داناوی بەڵام نە ڕۆژ و خۆم نەکەی زانم پاداشتەکەی لەبەرەوە بۆ ئومێدەم کە ئەم مانگە ببێتە مانگی فرسەت و دەرفەت و بەوەی کە ئیتر خۆمان دۆزینەوە لەم گێژاوی نەکبەتی و مەینەتیە ڕزگارمان ببێ چونکە بەڕاستی مرۆڤ وای لاتووە خەریکە خۆی ونەکە کە مرۆڤیش خۆی ون کرد ئیتر گەوهەری شکۆمەندی خۆی لە دەسەدات ئەگەر مرۆڤی شکۆمەندی نەبوو بەڕاستی ئیترەوە خوا پەنابدابێ بە جەنگەڵستانێ کە من هەرگیسە ئومێدم بۆ ناچێ و بۆ ئومێدەم کە مناڵەکە بینمێتە مزگەوتێک ئەو مزگەوتەی کە هەموو مرۆڤایەتی قەرزاری یەکسانیەتی منداڵێک گاوانێک شایەک کەس بۆی نییە بستێت لە پێشی کەس و بۆستێ ئەی ئەمە وەرزی ڕۆح نییە ئەی ئەمە ئەو خەرمانە نییە کۆمانەکاتەوە کە دانە گەنمەکانی پڕە لە شیرەکە گەورەیەک ڕێزی مناڵێکە گرێ مناڵێک ڕێزی پیرێکە گرێ پیرێک ڕێزی مامۆستا گەنجەکە گرێ بۆ ئومێدەین ئەم ڕەمەزانە بمان کاتەوە بۆ مرۆڤەی کە مرۆڤ بین مرۆڤ بوونمان لێ بچۆڕێت ئەوە نەبین هەردەم بین چونکە بەڕاستی ئەوەی کە هەیە لەم گەنجینایە ئەگەر ئەمە چڵکن بوو ئیتر باسیمە تا بەیانی جوان بێ هیچ ئەو بۆیە مەحوێڵێ لە دڵدا خەڵک و خوددا هەبوو فائیدەیکی کە دەم پڕ بێ لە ئیاکە ئەوە ئیاک مامۆستاش ئاماژەی پێکرێت بەڵێ ئەبێ ئێمە ئەو ئیاکە کە دەستی بۆ بەرزەکەینەوە بەدڵ بێ بەڕاستی ئەگەر مرۆڤ بەدڵ ژیا وە ڕۆحی زیندوو سەوز بوو ئەوە هەمیشە چاوی دڵی ئەبینێت ئەگەر ئێستا کە بەو کۆڵانانە تێپەڕین و چاومان شاشتە مادیەکانە بینێ ئەوە بەڕاستی خۆونکردنە ئەگەر بگەڕێنەوە بۆ ڕۆح چونکە بەڕاستی سەلامەتی ڕۆح سەلامەتی مرۆڤە سەلامەتی سەرە سەلامەتی نەدۆڕاندنی دەسە دڵە چاوە گیانە کیانی مرۆڤە بۆ ئومێدەین ئەم مانگەمان کاتەوە بۆ مرۆڤ مامۆستاگیان خامەکانی جەناب نازانم لە مانگی ڕەمەزان یان نووسی بێتی پێشتر یان ستفەی کرد بێ یان بەیادی شەوانی قەدر و تەراویح و ئیفتار و پارشەوانە دەردە دڵێکی کردبێ هیچ خامەیەک هەبوو بێیان چی بوو ئامادەکردین حەسکی بۆمان بخێنیتەوە تۆزێک بوو دەروونمان ئارام بێتەوە بە خامە ڕەنگینەکان یان ئەوەی هەر خۆ ئامادەکردە کێشەمان نابێ ئەچینە سەر کاتیشمانە بێ ئینشەڵڵا کێشەمانە با لێ تێک نییە ناسە یارمانە حەزەکەم زیاترەوە بە زمانێکی سادەیە بەڵام تەمەن و تەما کێ دەڵێ ئیتر بۆ ساڵێکی تر ناگەڕێیتەوە بۆ ماڵێکی تر با قەدر و ڕۆژ و بەرزت کاتەوە ئیتر نەکەوێ نێو چاڵێکی تر چەند ساڵ لە ڕێگا دەبڕی بۆ لای خوا خەریکە دەگەی بە حاڵێکی تر عمرت خەریکە دەگاتە کۆتا کەمێکی ماوە و چەند خاڵێکی تر هەکا ئیزرائیل هاتە سەردانت هەنا سەد دەبڕێ بە پاڵێکی تر ئاگا و هۆشیار بە هەوا و هەوەس نەکەوێ ناودا و هەم قاڵێکی تر والله دەچیە بەردەم زاتی خوا لە کار دەپرسێ تۆز قاڵێکی تر لەوێ نە سوڵتان نە پاشا حاشا کەس دەوری نییە و هەواڵێکی تر
نامەی کردەوەت دەخوێنرێتەوە ناگاوتە فریاد هیچ زاڵێکی تر گەنجی یامامەی خاڵی یادادەی مردن دەگاتە بەرماڵێکی تر بۆ خوددا بژی بۆ خوددا و بژی ڕیایی شەرمە دەڕەنجی بۆ کێ ئەوداڵێکی تر خوداوەندەڵی پاکی لێت دەوێ نەکەوا و مێزەر نەشاڵێکی تر تەماع مەکەرە ناموسی خەڵکی مەڕۆ بۆ داوی کەژاڵێکی تر حەیا و شەرمت بێ کە تۆ نوێژ دەکەی دڵت مەبەستە بە تاڵێکی تر بە ڕۆژ و هەرچی تاواونت هەیە بیسڕەوە و مەچۆ خەیاڵێکی تر ئەو عمرەی ماوتە شیرین خەرجیکە مەیخە بازاڕی جەنجاڵێکی تر بەڕوو دینداری پاشملە دەزبەڕ مەچۆ نێوبەرگ و سیپاڵێکی تر هەرگیز ناتوانی لە خوا یاخیبی نەقد و باڵ هەت بێ سەد باڵێکی تر هەرگیز ناتوانی لە خوا یاخیبی نەقد و باڵ هەت بێ سەد باڵێکی تر بەخوا گەنجینەی قارونت هەبێ لەگەڵ خۆت نایبەی پرزاڵێکی تر عەرشەکەی کیسرا و تەختی کەید بێ بۆ گۆڕ حەرامە مسقاڵێکی تر داما و تێبگا نوح بەو عمرەوە دنیای بەجێهێشت نۆماڵێکی تر ئەرێ بەچیدا دەنازی کاکە ئەستێرەی شان و چەنداڵێکی تر ئەرێ بەچیدا دەنازی کاکە ئەستێرەی شاڵ و چەنداڵێکی تر بێ پەنجەی پەیمان بۆ خوددا مۆرکە لە شەیتان دوور بە نەک ناڵێکی تر گۆڕێ 2 مەترە و بەرگت دەگەز خام بۆ خوددا بژی نەک سواڵێکی تر هاکا فریشتەی گیان کێش هاتەلات نییە لەم ڕێگا ڕاساڵێکی تر وەرە لێرەوە بۆ قیامەت بڕۆ سەرگەرمی بەچی کەناڵێکی تر بەخوا چرکەیە لە گۆڕی تۆدا لەلات ناخەوێ مناڵێکی تر بە ڕۆح و بەدڵ لەگەڵ خوددا بە دوور لە ڕێلاری فیشاڵێکی تر بۆ بەدڕەوشتی پشتیوان مەبە بۆ خەڵکی مەبە حەماڵێکی تر بەخوا ئەو ڕۆژەی نەفسی نەفسیە پێت نادەن کاری حەڵاڵێکی تر دەبێ خۆت خەمی ڕۆژی کۆچت بێ ناخۆی لە بەشی هاوماڵێکی تر بە دیکەی حەڵاڵ بژی خۆت و ماڵ بۆ حەرام مەبە چەپا هەڵێکی تر چەپا هەڵێکی تر خوا دەست خۆش بێ ڕحمانگیان خامە ڕەنگین پڕمانە پڕوزە هەڵات مامۆستا بەو دەربڕینە چێژ و تامێکی تری هەیە ینی بەڕاستی چیتە واقعەوە تاوەکوی کە بە سادەی جا هەستیش بەوەکەی کە لە ناخی دڵەوە دێتە دەرەوە زۆر ڕاستە بەڵام کورسەکانمان خۆشە دکتۆر ئەمێ نێمەوە ویستمەوە لێ پرسم بەڕێزت فەراغی ئەم خامە ئەدەبیانە لە نێو خێزانەکانە نمونەیەکی سادە ئەگەر باوکێک 4 خامەیەوەی لەبەر بێ 4 کتێبی دیوانی ئەدەبی عاریفانی کۆن و نوێمان لە ماڵەکانە هەبێ جاز هەر بۆ خۆشی لەسەر سفرەکەیە بۆ مناڵەکانی باسکە دەتوانین بڵین خێزان چێ گۆڕانکارێکی بەسرایە ئەرە هیچ دەورێکی بێت یان نا هیچ نییە و ئەمە ڕواڵەکێ طبعا پێشتر دشمەنا مۆزوعی ترەوە لەمەوە هەستەکەین لە ناو خێزانەکانیشە ڕەشبینێکی زۆر باڵی کێشاوە بەسەرمانە پێویستمان بەوەی ئەمە بگۆڕین چونکە تا من بە ڕەشبینیانە مامەڵەکەم مناڵەکەم لە خۆم ڕەشبینترە بێ و خێزانەکەم لە خۆم ڕەشبینترە بێت دائیمە ئیشی بەراوردکاریە کات کە بە بەراوردکاری بە هەمیشەی بریتیە لەو هێڵە سوورەی کە ژیانی خێزانی هەڵاوشێنێ ئێمە ئەگەر بمانەوێ ئەمە بکەین پێویستمان بە یەک شتە ئەو کاتەوتم مانگێکمان پێویستە بۆ تەحویل 3 مانگمان پێویستە بۆ 2 مانگەی تر بە 3 مانگە بێ بە تەسبیت وەرن با تەکنیکێک بەکاربێنین هەمومان لە خێزانەکانمانە بریتی بێ لەوەی هەموو ڕۆژێک شتێک دانەیەک دوان
ڕووداوێک دوان تاسیان بەس ڕووداوی ئەرێنی ڕووداوی شعرێکی پڕ لە مەحەبەتی خۆشەویستی ئێمە لە ماڵەکانمانە باسکەین هیچ شتێکی نەرێنی لە ماڵمانە باس مەکەین ئەم تاقیکردنەوەی کراوە و چەندی شتی تریش هەر خۆمان لەسەر خۆمان ئەم تاقیکردنەوەی بکەین من بۆ ماوەی 3 مانگ هەموو ڕۆژێ ڕۆشتمەوە ماڵەوە شتێکی خۆش بۆ مناڵەکانم باسکەم شتێکی پرسوود بۆ خێزانەکەم باسکەم بێم شعرێکی ڕۆحیانە لەگەڵ مناڵەکانمان بخوێنمەوە کە پڕە لە گەشتبینی و جوانی کە من شعرێکی بێخود بخوێنمەوە کە پێمەڵێ بێخودێک کە خەریکە چاوی نابینا ئەبێ بەڵام مەڵێ یا نەبی الله چ باشت بابی مهرت باشەوەت بەم شێوەیە مامەڵە لەگەڵ ڕەسوول الله ئاکات لەگەڵ پێغەمبەری خوا ئاکا سەڵڵەهو عەلەیهی وسەلەم نووسینی بەیتەکە ناکات بەیانی چاوەکانی باشە بێ ئەم نمونە جوانە پڕ لە ئەرێنیانە بەم مەبناڵەکانم دوای 3 مانگ کە ئەم تێبینێ فەرموون خۆم خێزانم مناڵەکانم هەر هەمووی بە گەشتبینیانە مامەڵاکە ئێمە پێویستمان بەوەیە ئەو ڕوحێتانە بجێڕینەوە بە ماڵەوە پێویستمان بەوەیە وشە ئەرێنیەکان بجێڕینەوە بۆ ماڵەوە تاوەکو مناڵەکانمان خێزانەکانمان ئەرێنیانە بیرکاتەوە ئەچیتە ماڵەوە سەیرەکەی منداڵەکە لە تۆ باشتر دەزانێکەی مەعاشێت و کەی نایەت ئەمە خەلەلە وا تەسەوور نەکەین ژینگەیەکی سیاسی ئەم حاڵەتەی دروست کردووە بە ئاسایی سەیریکەم من وا لە مناڵەکەم هەر لە ئێستا و ڕەشبینێکم و هیچ ئومێدێکی نابێ و هەموو شتێک تەحویلی ڕەزاقیەتی خوا نەقڵ کاتە سەر حکومەت ئاگای لە ڕەزاقیەتی خوا نامێنێ بۆ وانە بێ من شتی ئیجابی بەم بە مناڵەکەم مناڵەمە پێشنیارێک یەکێک لەو شتانەی ئەگەر خێزانەکان کێشەی خێزانیان هەبێ بۆ ماوەی 3 مانگ ئەگەر ویستیان شتێکی نەرێنی باسکەن بڵند ستۆ چونکە ئەمە ناخبێت تااقەتەکە پێشنیاری ئەومەیە حتا کەناڵەکانی تۆڕە کۆمەڵایەتیەکان بسڕنەوە چونکە تۆڕە کۆمەڵایەتیەکان بە هەمیشەی ژەهری کۆمەلگایەکێتە ناو گوێی منەوە لا ئیرادیەن شتێکم بینیوە لە دەرەوە کاریگەرین لەسەر من بووە ڕێگەی منفعالەکەم لەگەڵ خێزانەکەمە مامەڵاکەم لەگەڵ مناڵەکەمە بەنەرێنیانە مامەڵاکەم مامۆستاویستم لەسەرەوە ینی ئەو تۆڕە کۆمەڵایەتیەکان ینی ئەو میدیا فەزایی کە هەیە زۆر جاوای کردووە کە ئەو پەیامی کە تۆ باست کردیانی شتە نەرێنیەکان ینی زۆر جار خێزانەکان دایک و باوک ناتوانن ڕێگری بکەن لە شتە نەرێنیەکان ینی ئەوە ئەو شتە ئەوی کە ئەوەنە زاڵ بوو بەسەر خێزانەکەی ئەوەندە زاڵ بوو بەسەر مناڵەکە ینی زۆر جار ناتوانێت کۆنتترۆل بکرێ ڕێگای کۆنتترۆلکردنی ئەمە چۆن نییە ماوەسای بەڕێز بە بریتە لە دوو خێزانەکە پێکەوە هەردووکیان زەمینە سازیەک بۆ گفتوگۆ بکەن و بڕیار بن ئێمە ئەمانەوێ ژینگەیەکی تەندروستی خێزانی بۆ خۆمان دروستکەین بەو بڕیاری بە خێزانەکەی بڵێ تۆ لە دەوامەکەت هاتیتەوە تەنیا یەک شتی ئەرێنی بۆ بێنەرەوە بۆ ماڵەوە باسی ڕووداوی ناخۆش مەکە هیچ بەس شتێکی خەندە ئامێزە شتێکی ڕۆحیە شتێکە کە سوود بەخشە ئەرێنیە ئیجابیە ئەوم بۆ باسکە پیاوەکە لە بازاڕێتەوە یەک دنیا شتە بینێت کە ئێوە باسیکانە بڕیارمان ناوە تەنیا یەک شتی ئەرێنی و ئیجابی باسکەین ئەم تاقیکردنەوەی بکە ئەڵبەتە من لە ژیانی خۆمان کردوومە بە ڕاشکاوانە بڵێم چونکە هەمومان بریتین لەوەی دائنیشتم بە دیار دوابەیەکی بەرنامە سیاسیەکانەوە هەستمە کرد بە هەمیشەیی ژەهری گێتە ناخی منەوە منش بە مناڵەکانمە ڕشتەوە کە ئێستا ئەمەم قەتع کردووە بۆی ژیانێکی ئاسوودە بێ ئەحساس بە ئاسوودەیی زیاتر دەکەم کەواتەم نەبێت لە خۆمەوە دەست پێ بکەم من تا خۆم نەگۆڕم چۆن دەتوانم ژینگەی ماڵەوە بگۆڕم و سیفەتێکی تر لە خێزانە لەم مادەم کەوتیمە سەر خۆگۆڕین ئەمە ئێوە بڵین لە ڕەمەزان فێری ئەومانە کە خۆمان بگۆڕین نەک ئیش لەسەر بەرامبەرەکەم گەم بەرامبەرەکە بگۆڕم هاوسەران نابێ ئیش لەسەر یەکترکەن کە یەکتر بگۆڕن چونکە دڵنیا بێ کە ناگۆڕێ بەڵام من خۆم بگۆڕم هاوسەرەکەشمە گۆڕێ ئەوەی مهمە چی لە بازنەی تەرکیزی من هەیە ئایا پەیوەندی خێزانی من لە بازنەی تەرکیزمایە ئەوەندە خێزانەکەم لا مهمە و گرنگە ژیانی خێزانیم ئەوەندە لا گرنگە ئەمانم زۆر لە بازنەی تەرکیزایە یا سیاسەتکردنم یا بازارکردنم یا پیشەکەم یا ئیشی دەوامەکەم کامیان ئەگەر هەموو ئەمانە بێ ئەمانە لە گرنگی پێدانە نابێ بێتە بازنەی تەرکیزی منەوە بازنەی تەرکیزی من خێزانەکەمە مناڵەکەمە چونکە ئەو کەسەی کە کاریگەری لە 100% لەسەرەکەم خودی خۆم دوای خۆم مناڵەکانە خێزانەکەمە کەواتە بێ من کاریگەری لە خۆمەوە دەست پێ بکە کە خۆمم گۆڕی خێزان و ماڵ و مناڵیشمە گۆڕێ زۆر ڕاستە دەست خۆش بێ هەر لە کەناری مامۆستا عەبدوڕەحمانی شەوە پرسیارێکی تر بۆ مامۆستا جەمیل مامۆستا جەمیل ئەگەر سێ
سەیری جەماڵ و کەماڵی و ئەو معریفەتە قوڵەی ئەدیبان و عاریفانی نێو ئەدەبیاتی کوردی بکەین و ئێستاشەوە بەڕێواستی بەخامەکانی مامۆستا عەبدوڕەحمانیشەوە هەر کامێکیان بگری مامۆسایان چەند نمونەیەکی حەزەتی مەحویان باسکردیان عارفێکی وەکو مەولەوی لەبەرەوەی لە لای تاوەبۆزیەکانەوە نزیکین چەند جوان ئامۆژگاریمان ئەکا بە دێڕێکی کورد آخر سەفەرەن ڕاخەی لێ دوورن مەنزڵ بێپایان تۆشە زەرورن آخر سەفەرە یعنی لە جانبە بانگەوازیەکەوە فەراغی ئەدەبیات و گەڕانەوە بۆ کۆمەڵێک دەستەواژەی زۆر کوردی کوردانەی کوردەکان ڕەنگە ئاسانتر بە منێکی هاونیشتیمانی بگا تا بگەینەوە ئاشنابینەوە بۆ ڕۆحیە حاڵەتە ڕۆحیە جوانە دینداریانە زانانی شۆن ئەستاز خۆی ئێمە قسەی بابەتیکەین واقعی بینانە ماشای ڕۆژەکە بکەین و لەوێشەوە توانین شۆڕبینەوە بوون و توێژەکانی کۆمەڵگا بە تعبیری پێشەوە غەزالی لە کتێبی ئیحیاء العلومدین فەرمێ بۆ خۆی خەڵی دابەشی سێ گروپ و سێ توێژە بن بەبەست لەی خەڵکە دیندارەکەیە هەندێک لەوانە پێویستیان بە عارفەکانە قسەیان بۆ بکات هەندێک لەوانە پێویستیان بە عالمەکانە زۆرینە پێویستیان بە واعیز و بانخوازەکانە ئیشی بانخواز یاخود ئیشی واعیزەوەی قسە بۆ زۆرینی خەڵکی بکات زۆرینی خەڵکی حرمەتم هەیە خەڵکە عام و سادە و ڕەشۆکی خۆش باوەڕ و سادەکەیە ئەمانە لە حروفی دین تێگەن ئەمانە بێتەوە تەرغیب و تەرهیبیان بۆ بەکاربێنی بە تعبیری مامۆستا سوبحانی بەڕەحمەت لێ ئەبێ بڵێ ئەوە دۆزەق ئەچوتێنێ ئەوە بەهەش پڕە ناز و نیعمەت و باخ و نەهر و حۆریە و تاکۆتایی ئەمانە زیاتر ئەم شتانە چێش چونکە ئەمانە زیاتر لە عالەمی مادە و هەستەوە نزیکن ئەمما ئەهلی عەقڵ شتێکی ترە کەواتە واعیزەکان قسە بۆ عەوامەکەن عالمەکان قسە بۆ ئەهلی عەقڵەکەن ئەوانن کە زیاتر خەڵکی نوخبەوین پێویستە تۆ بۆ ئەوەی بۆی بسلمێنی ئەم شتە ئابم جۆرەیە ئەبێ بەڵگەی بۆ بێنیتەوە بەڵگەی زانستی بەڵگەی عەقڵی بەڵگەی نەقڵی بۆ بێنیتەوە پێویستە بەڵگەیە ئەهلی عەقڵ پێویستی بە بەڵگەیە ئەمما وعس عەوام پێویستی بە تەرغیب و تەرهیبە یعنی هەڵی بنی بۆ ئەم کارە بیترسێنی لە ئەو کارە جاوە فەرمێ با قسەی دێ بۆ خزمەتت عارفەکانیش قسە بۆ عاشقەکانەکەن بە توولی تاریخ ئەوانی ئەهلی دڵ بوون کەم بوو ئێستا یعنی ئەگەر گەڕینەوە لە توولی تاریخە مەحوی لە زەمانێکە ژیاوە زۆرینی خەڵکی سەردەمەکەی ئاگادار ئەدەبیات و دیوانەکەی مەحوی نەبوون خۆ ئەو ڕاز و نیازەی ئەو نالی مەولەوی شێخ تاڵەبانی حتا تا دێتە سەردەمی دوای قۆناغی شعیبێتی شعر کە گۆرانە و کە کێ و کە کێ و کە پیرەمێردە و کە بێکەسە ئەمانە خەڵکی نوخبە شعری بینیوە جا بەبەستی من لێرەدا ئەوەیە ئەهلی دڵ پێویستیان بە عارفە شاعیرەکانی سەردەمی کلاسیک عورەفا بوون نالی ئێمە مەولەوی ئێمە مەحوی ئێمە ئەو هەموو شاعری مەملەکەتی هەورامان چ ڕۆژ هەڵات ئەمانە چرکە ئەگەر عارفش نەبوو بن چرکە سات عرفانیان تیا بووە هەموو کەس لەمانە تێنەگەشتووە ئەگەر مدەڕیز نەبووایە کێ لە شعرەکانی مەحوی و نالی و مەولەوی تێگەشت کێ لە وەفایی تێگەشت مامۆستا من لە بەڕێزی باش تێگەم بۆی بینەرانیش بە زمانێک قسە بکەین لێمان تێبگەن باش نازانم پرسیارەکەم تا چەندێک ئینشەڵا ڕێک بێ ڕەنگە بانخوازێک لە شوێنێک بوونە باسی کردی سڵاتەکە چەند نمونەیەک دڵی ئیمامی غەزالی ڕەحمەتی خوای لێبێ وای فەرموو ئیمامی نەوەوی وای فەرموو یان ئیمامی حەمبەل وای فەرموو لە بری ئەمانەت جارێکیش بۆ نمونە بڵێ خۆ مەولەویش وای فەرموو دڵە تاریکەن پردەکە بەرزەن خەیرێ باریکەن بۆی تۆزێک ئاسانتر پەیامەکەت بگامەگە زووتر وەری بگرێت سادەتر بێ نەقسەکەی جەناتە بە ئینساف نەبین هەندێک لەو بانخوازەکانی ئێمە بەڕاستی چرکە ساتی عیرفانیان هەیە و ئەتوانن ئەم نمونە جوانانەی نێو ئەدەبیاتی کلاسیکی مەگوازنەوە بە زۆر کەمە ئەزانی چۆنە ئەزاکەی فەراغەوە ئەزانی چۆنە قۆناغەکە سەردەمەکە وای کردووە بازاڕی نەمێنێ ئێستا منووسی قسێ جوانەکە فەرمی ئەگەر مەولانای ڕۆمی لە سەردەمی منا بژایە مەسنەوی نەنووسی ڕسائلی نووری نووسی ئەگەر منیش لە سەردەمی ئەوە بژیامایە مەسنەوی معنەوی منووسی لەبەرەوە قۆناغەکە ئەیگوازێتەوە سەردەمێک بوو شعر لێرە کاریگەری هەبوو لە نیشتیمانی ئێمە لە کوردستانی ئێمە تۆ بڕوان بۆ نمونە مەولەوی بۆچی بە هەورامی نووسیوەتی لەبەرەوە ئەدەبیاتەکە جوانتر و شیرینتر وەزن و قافی زیاتر بۆ چەند ئیشی مامۆستا عەبدوڕەحمان عەفو بکە ڕەنگە فزولی مەقسەرە با بەتاب بکەم سەرەکەی مامۆستا ئێمە حوجرەمان نەماوە ئێمە تەکیەمان نەماوە خانەقامان نەماوە غەزالی بۆچی یەکەم کەس کە خانەقای دروست کرد ئیمامی غەزالی بوو ئەزانن بۆ
مزگەوتەکان بوو بە شوێنی مەعمەعی مەزهەبی شافعیەکان حەنەفیەکانیان خەلاقەیەکرد نەک ئیمامی شافعی ئیمام ئەبوو حەنیفە ئەوانە سەلەفی ساڵح و ڕەمزی ئێمن دواتر وەک چۆن ئێستش مەلاکانی مانێکیان مەشغوڵی شەڕی حروفن ئەمە سیفاتی خوایە قسە لەسەر مەکانت و نەعوذ بالله لەسەر خواکەن کاتێکە خۆیان ناناسن جا مەبەستی من چییە زانی مزگەوتەکان ئیتر هەستەکەی شوێنی چێژی ڕۆح و عیبادەتی تیان نەماوە خانەقای دانا فەرمووی ئەهلی دڵێ بێتە خانەقا لە مزگەوتان نوێژەکانمان دەکەین بە جەماعەت جومعەکانمان دەکەین خوا لێمان قبوڵکە دەین لێرە دەردەدڵی خۆمانەکەین ئیتر ئەمە سەردەمی سەحابە نییە سەردەمی سەلەفی ساڵح نییە سەردەمی خەلەفە و مەعمەعی مەزهەبی هاتەکایەوە لەبەرەوەی سەردەمی شوعەرای ئێمە ململانەی بینی عوسمانی و سەفەوی پەراوێزێکی بۆ کوردستان دروست کرد کوردستانی ئێمە تێیدا شوعەرای گەورە دروست بوو شاعیرە گەورەکان هەم عارف بوون هەم شاعیر بوون هەم عالم بوون هەم فەیلسوف بوون لە علمی کەلامە قاشانیان نەبوو گەورەترین دەردی ئێمەی مەلا بە گشتی قسەکەم نەک بە مطلقی یەکێکی لەوانە خۆمم ئەوەیە پاشخانی علمیمان نییە ئاگامان لە ئەدەبیاتی کلاسیک نییە چەند مەلای ئێمە چواربەیتی مەولەوی یان مەحوی لەبەرە وە لەگەڵی شامانای بزانێت ئێمە مدەڕیسێکمانە بوو 30 ساڵ لە بیارە تەدریسی کرد وتیانە چۆن 30 ساڵ توانی لە بیارە شەریفا تەدریسکەی وتی مەحەبەتی پێغەمبەری خۆ صلی الله علیه و سلم شعر نێژم بمرم بەتەڕی و بە زیندوی مامەوە ئەگەر ئەویش نەیهێش ئەدەبیاتی مەحوی و نالی و مەولەوی وەفایی بمرێ بە دەستباری و هاوکاری کوڕەکانی ئەڵبەت ڕەحمەتی خوا لە هەمویان وفاتیان کردووە قسە لێرەدا چییە پرسیارەکەی تۆ زۆر وەجیهە بەڵام بەخوا زۆر کاتێ بۆی وەڵامێکی تێر و تەسەلی بمەوە وە خەڵکی پسپۆڕیەوەدا لەوتنەکە زۆر باشە مامۆستایان سەڵامێکی باش خۆم لە چوارچێوەی خێزانەکەی بمێنینەوە مامۆستا جەمیل مامۆستا دکتۆر پێشڕۆ ئاماژەی بۆ کرد کە هەمیشە بەردەوام خاڵە نەرێنیەکان بابەتە ئەرێنیەکان ببورن لە نێو مەجلیسی ماڵەکانماندا باس بکەین ڕای جەنابێت تێڕوانینی بەڕێستان وەکو باخوازێک ئەمە چ ڕۆڵێکی دەبێت خێزان بەرەو چ ئاقارێک دەبێت کە هەمیشە بەردەوام ئەم بابەتە ئەرێنیانە لە نێو باڵەکانماندا هەبن لە ڕاستیە لە ئیسلام چیتە دەرەوە چوارچێوەیەک نییە بۆ دروستبوونی خێزان بە تایبیری شریعەتیە فەرمێ ویستم وڵات بگۆڕم نەمتوانی وتیان نەبێ بڕۆیت خێزان بگۆڕیت ویستم خێزان بگۆڕم نەمتوانی وتیان ئەبێ بڕۆیت خۆت گۆڕی ئەبێ لە خۆمەوە دەست پێ بکەم ئینسان ئەبێ خۆی چاکات ئەو جا توانێت شوێنەوە لەسەر کەس و کار و ماڵ و مناڵ و خانەوادە دابنێ لە ڕاستیە ئیسلاحی مجتەمع ئیسلاحی خێزان لە ئیسلامە بە سلووکەکرێت بە قەول ناکرێت گەورەترین بەڵا ئەمڕۆ ڕوبەڕووی مجتەمعی مسلمان بۆتەوە بەڵای زەو قسەکردنە هەر قسەیەکەی ئەسحاب عەمەلیان هەبوو قسەیان زۆر کەم بوو وەقول اعملوا فسيرى الله عملكم ورسوله والمؤمنون خوافرم کار بکەن يعني معقول نییە باوکێک پسپۆڕانی علمی اجتماع ئەڵێن منداڵەکانمان لە قۆناغێکە ئەمەندەی تماشای سلوکمانەکەن ئەمەندەی گوێ بۆ قسەکانمان ناگرن ئێستا گرفتی ئێمە قسەی زۆرە سلوکمان نەرێنیە باش نییە بۆ یەکان ئەو ئیزدیواژێتە دروستە بێت بەداخۆ منەم قسە ئەەکەم ئێستا ئێمە پەروەردەمان زۆر لاوازە لە ئاستی پێویستان نیە بە ئەو حاڵەتە ئەرێنی تۆ باسیەکەی بەڕاستی هەروە ئاسانی هەڵیسێنینەوە مامۆستایان بەداخۆ لە ئێمە جیلێکمان لە دەست دەرچوو لە دوای پرۆسی ئازادی عێراق و بەوا بڵین پرۆسی بەناو ئازادی عێراق و ئەمریکا هات فراغێکمان بۆ دروست بوو هەندێکمان بە بۆنی سەرقاڵیمان بە سیاسەتەوە هەندێکمان بە بۆنی سەرقاڵیمان بە مادەوە باسی خێزانەکانەکەم و باسی حیزبەکانەکەم و باسی سوڵتەیەکەم کە ڕۆڵێکی زۆر ناشرینی بینی فراغێکی گەورە دروست بوو یەک جیلمانە دەست دەرچوو ئێستا ئەو شەڕی لە فەیسبووکە هەیە ئەو فەوزایە هەیە ئەو محکەمە نەئەخلاقیە دروست بۆ زانن چییە غیابی پەروەردەیە مامۆستا ئەحمەدی موفتیزادە فەرمێ ئەسحاب بە بۆنەی سەرقاڵبوونیان بە دەعوە و جوهد و جیهادەوە چون بۆ فتوحات لایە لە جیهانیان فەتح کرد بواریان نەبوو پەروەردەی خێزان و مناڵەکانی خۆیان زۆر باشکەن کە هاتنەوە مناڵەکانیان جیلی دوای ئەوان بوون ئەو شەڕ و قەتڵ و ئامر ڕوویدا جا مەسەلە ئەوە نییە بڵێن مقەسیر بوون ئەوان مەشغوڵی کاری گرنگتر بوون بەڵام بە فەرمێ ئەبێ لە ماڵ و خێزانی خۆمانە ئێمە ئیسلاح دەست پێ بکەین ئەمڕۆ دایک و باوک پەروەردەیان جێهێشتە بۆ مامۆستای مەکتەب بەداخەوە لە مامۆستای مەکتەبیش وەکو پێویست بۆ خۆی ناتوانێت پسپۆڕی نییە شارەزایی نییە بۆ خۆی قوربانیە یعنی ئەبێ پێکەوە ئەو خەمە بخۆین بەڕاستی ئەبێ ئێستش درەنگ نییە
پێکەوە ئێمە مانگی ڕەمەزان و تەواوی مانگەکانی ساڵ هەموو هی خوایە و ڕەمەزان مانگێکە بەسەر تەواوی مانگەکان هاسوڕێتەوە قەدر بەسەر تەواوی مانگەکان هاسوڕێتەوە تەواوی لە حەزاتی وجود و گردون و زەمان و مەکان مبارەکەکە بۆ ئێمە بەس ئێمە چۆن ئیسفادەی لێ یەکەین بەڕاستی تۆ بێی بڵێ هەر بەوەی کە مانگی ڕەمەزان بە ڕۆژوو بم ئیتر من ڕەزامەنی خوا و بەختەوەری خێزانم مسۆگەت کردووەنا ئیمامی غەزالی ئەگە زۆر کات نەگرم بە کورتی ئەفەرمێ ڕۆژوان سێ جۆرن ڕۆژووی عوام ڕۆژووی خەواس ڕۆژووی خەواسی خەواس ڕۆژوانە هەندێکیان ئەفەرمێ تەنها ئەتوانن عقوبەی جەستەی خوان بدەن بەڕاستی ئەمانە من لە نێو کەسوکار و خەڵکی خۆمە ئەم توێژە ئەبینم بەڕاستی گریانم دێت یعنی ناتوانێت چێژ لە دیوەکەی ڕەمەزان وەربگرن چ لە ئاستی خانەوادە و خێزانە چ لە ئاستی کەسوکار و بنەماڵە چ لە ئاستی کۆمەڵگا و ناوچە جۆری دوو هەم ئەوەیە ڕۆژووی تایبەت ئەوانن کە جگە لەوەی کە لە ڕووی جەستەیەوە مەحرومە بن لە هەنێشت و چێژ وەرەگرن لە ڕووی تریشەوە نەفسیان عقوبە ئەدەن جا تعزیبدانی نەفس بەوەی کە لە حرام دوورکەوێتەوە خراپ نییە چاکە تەسکی نەفسی پێوترێت بەڵام بەفەرمە ڕۆژووی خەواسی خەوازەوانن کەوا چێژی ڕۆحی لێوەرەگرن ئەمە هەر ئامانجی گەورەکەی لە دینە مەولەوی وتەنی دین هاتووە جورعەیەک ڕۆحمان پێ ببەخشێ ئەرێ هەر بەجددی من چێژەکەم لە نوێژەکانم هەر بەجێدی من چێژەکەم لە ڕۆژووگرتن لە شەو نوێژم پێغەمبەری خوا سەلەم بە درێژایی شەو نوێژی کردووە زۆرجار قاچەکانی ئەوساوە خۆ زۆری لە خۆی نەکردووە چێژی لێکە سەحابەکانی پێغەمبەری خوا سەلەم لە ناو نوێژە ئەوەندە ماونەتەوە مەل باڵدار چۆلەکە تیر بەسەر باڵیان و بەسەر شانیان نیشتۆتەوە خۆ زۆر عەزیەتی خۆی نەداوە نا چێژی لێ کردووە گرفتی ئێمە ئەوەی ئەمڕۆ گەنجێک چێژ لە چێکە شەو هەتا بە ئەی ناخوێ بە دەر فەیسبووکەوە بڕوا ئەکەی شەو خەوتوم گەنج هاوڕێمە لە فەیسبووکە لەسەر خەت بووە بەیانی هەستاوم بۆ نوێژە لەسەر خەت بووە ئێوە بە درێژایی شەو ئەخەوێ ناخەوێت و شەو بێدارە بەیانی سەعات 12 و 11 پێشی نیوەڕۆ خەبەرێ بێتەوە ئەمە لەکوێ فریا ئەکەوێت چێژ لە مدارات و پێکەوە ژیان و قسە خۆشەکانی خێزان وەربگرێ جاران ئێمە پراوێزێکمان هەبوو دانیشتین پێکەوە پراوێز هەبوو بۆ ئەوەی ئێمە پرۆسەیەک یاخود تەمرینە بە ڕۆحمان بکەین لە ماڵەکانمانە دیوانێک هەبوو ینی باوکی ئێمە دایکی ئێمە ننکی ئێمە شاعیرەکانی ئەناسی وە چێژی لە ئەدەبیاتیان وەرەگرت بەو نەی خوێنەواری بە عوامی خۆی ئێستا هەمومان خوێنەوارین ئێستا من تەحەداکەم ئەوانەمان کە خوێنەواری نمڕوانامەمان هەیە زۆرمان ئاگاداری ئەدەبیاتی عێرفانی نین ئاگاداری ئەو نووسینانە نین کە هەڵقوڵاوی ژینگە و کەلتوری خۆمانن ئێمە پێویستە لە مجتەمەعی خۆمانە دین تیرۆریزە ببێت لە زاناکانی خۆمانەوە ئەهل و مەکە ئەدرا بشعابیها ئێمە ئێستا سێرێکە گریانم بۆ چییە بڕۆنە کتێبخانەکانە زۆرترین کتێبەکان کە فرۆشیان هەیە ئەوانەی کە خەڵکی دەروی هەرێمی کوردستانی سویانە زاناک لە خەلیجەژی ئاگای لە واقعی حاڵی من نییە ئاگای لە معانات و ئازارەکانی خێزانی من نییە گەنجێک دێ لەوێەوە کۆمەڵە معلوماتی سەطحی نقلەکا بۆ من چێژی نییە شوێنەوار دانانە لەسەر خانەوادەی من لەسەر کۆمەڵگای من باشە ئێستا بێناسترین کتێبەکانی زانەکانی خۆمانە نووسەرەکانی خۆمانە وتارەکانیان کەس گویان بۆ ناگرێت قوڵبوونەوە نەماوە سیرکن قوڵبوونەوە نەماوە یعنی تۆ بۆ ئەوەی دێڕێگە نووسی لە فەیسبووکا پۆستەکەی بۆ لێت دەبێت لە پاڵی ڤیدیۆ دابەزێنی ئەبێت زۆر سادەیکەیتەوە ئەگەنە خەڵک تااقەتی نەگوێ لێگرێ ئەم دەردە بۆ شەگەڕێتەوە بەشێکی سۆشیال میدیایە عولەمەیە بە تعبیری نووسی جاران ڕوبەڕووبوونەوەی ئیلحاد زۆر ئاسان بوو ئەسبابی ئیلحاد لە سەردەمی قەدیما گومانی خەڵک بوو یەک بەڵگە بەز بۆ ئەوەی ئیلحاد بڕەوێنێتەوە ئەما ئێستا زانستەکان زانستە سروشتەکان تەکنۆلۆژیا ئەو هەموو تەدەخولە زەبەلاحە هاتووە گەنجی ئێمە سەقال کردو بە خۆیەوە مرۆڤی ئێستا لە ڕۆبۆتە چێ بەرژەوەندی و هاوکێشەکانی عولەمە چی ئەوێ لە گەنجی ئێمە ڕۆبۆتێک بێ خاڵی بە لە ئیحساس لە ڕۆح بەڕاستی سۆشیال میدیا ئینتەرنێت فەیسبوک گەنجی داماڵیوە لە ڕۆح ئێمە چۆن بتوانی کەڵک لە ڕەمەزان و لە عیبادەتی ڕەمەزان وەرگرین وەکو مامۆستا قسەی جوانی کرد هەوڵێک بدرێت بۆ ئەوەی ئێمە سۆشیال میدیا ئەگەر کۆتایشی پێنیە تەحدید کرێت سنووردار بکرێت ئێمە لە هەرێمێکە ئاژین بەڕاستی هیچ شتێک سنووری نییە هیچ شتێک سنووری بۆ نەماوە سەرنج بن ئێستا ئەگەر تۆ بتەوێت پۆستی بکەیت چوار وشە چوار کەلیمە معریفەی تێدا بێت کەمترین خوێنی ڕوولایەکی هەیە بەداخەوام قسەکەم ڕۆتە دینیەکان پشتمان بەچی بەستووە بۆ ئەوی خەڵ لە خۆمان کۆکەینەوە بە خوراف و عاتیفە ڕۆتە چەپ و عەلمانیەکانش پشتیان بە سێکس و مادە بەستووە
کابرای معنای ئەوە نیە ئەوان منەزیریان نێو خوێنەوار و نخبیان نییە کەس گوێیان بۆ ناگرێت ڕووی نایە پۆستێکا 100 نەفرەت و جنێوی بۆ ڕوە بەبەستم ئەو ژیری لە دەستمان دەرچوو محکەمەیەکی زۆر نەئەخلاقی و نەعەدالەتی لە فەیسبووکە داناوە سەرش بە ئوستازیان پەنا بەچێ بە بۆ ئەوەی بازاڕی هەبێت دەیان پەیجی سێبەرەزانم من تۆ ئەیزانیت لە سۆشیال میدیادا دەسەڵاتی لە پشتەوەیە بۆ ئەوەی بازاڕی بەولایەکی بێت ڕسمی ئافرەتێکی کچە مۆدێلێک دابەزیێنە ڕسمێکی ڕوود نیمشە ڕوو دابەزیێنە لە ڕۆژاتوان سمت و لاشەی ئارزەکە هیچی پێنی غێری ئەوە 10,000 لایەکی بۆ چووە وە قسەیەکی جملەیەکی سێکسی دابەزیێنێ بە هەمان شێو هەمووشی خوێنێتەوە و لایەکی بۆ ڕۆ و زۆربان پێم عجەبن و خۆشحاڵم زۆر باش مادە لە بۆعدێکی ترافو ئێمە ناتوانین بەڕاستی بگەڕێن و بۆ جەوهەر و حەقیقەتی دین ئەبێ بەڕاستی جارێکی دی ئێمە ئیعاد نەزەرکەینەوە تێگەشتنمان ڕوئیمان بۆ دین هەستەکەم خەلەلی زۆرتیایە دەستان خۆش بەیاخوا ماندوومان کردن انشاءالله لای ناوڕێک و دواتر بەردەوام دەبین لەسەر گفتوگۆکان انشاءالله ئازان خۆشەویستان دەچین لای ناوڕێک و دواتر دێنەوە لاتان تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام ڕەمەزان لە ڕێکلامە ڕەمەزان لە ڕاستیە مناڵی ناسن درەنگە فریان ناکەوی باشە دایگیانی ساڵەسم کوڕم هەسەوابان نییە پارشێو ناکەم ئەوە ڕۆژێت بەڵە بە ڕۆژوو ڕەمەزان وەک ڕێکلامەکان بێت یاخو ژیانی ڕاستی با هەوڵدەین زۆرترین تێشوی قیامەتی تیا کۆ بکەینەوە بە جۆرێک چێژی ڕۆحی لێ وەربگرین تا 11 مانگی تر بەشمان بکات برنجی مەحموود ڕەمەزانتان لێ پیرۆزەکات نوێژ ئەو ئەرکە ئاینیەی کە بنەما و کۆڵەکەی دینەکەمان هەمومان لە ڕەمەزاناندا بە خوشوع و تامەزرۆی زیاترەوە هەست بە تام و چێژ و ڕەحمەتەکەی دەکەین بە هیوای ئەوەی دوای ڕەمەزانیش و بێ پچڕان و بە ئیستیقامەوە بەردەوام بین لەسەری و ڕەمەزان بکەینە مانگی عادەتکردن بەم ئەرکە پڕەحمەتەوە شیری ئاڵتونسا ڕەمەزانتان لێ پیرۆز دەکات. گرفتیەوەت نەبێت جلەکانت پیس بوون و بۆنیان ناخۆش بێت کاتێک جلشۆری هایسنس بیورجێتت هەیە. ئەم جلشۆرە سیستمی هەڵمی تێدایە بە تەواوەتی جلەکانت لە پیسی پاگەکاتەوە و بۆنێکی خۆشیانەداتێ و ناژێڵێت چرچ ببن. سیستمی ئینڤێرتەری تێدایە و ڕێگرێت لەوەی هەر گرفتێکی کارەبایت بۆ دروست ببێت. دیزاینێکی جوانی هەیە و کواڵیتێکەشی هێچگار بەرزە. لە یەکادا هەم جلەکانت بۆ شووە و هەم بە باشترین شێوە وشکیانەکاتەوە و ناژێڵێت جلەکانت چرچ و لۆچیان ڕوبەرێکی گەورەی هەیە و 10 کیلۆگرام پۆشاک لە خۆت. ئەمانە و چەندین تایبەتمەندی تر لەم جۆرە نوێی جلشۆری هایسنسدا بۆ تۆ ئامادەکراوە. ئایا پێت وایە تەنها مناڵ ڕۆژانە شیر دەخواتەوە؟ نەخێر پورە حەفسەر ڕۆژانە شیر دەخواتەوە جگەلەوەی زۆر حەزی لێ بە کولێری گەرمەوە پێویستی بە پێکاتەکەشێتی چونکە دەوڵەمەندە بە مادەکانزایی و ڤیتامینەکان کە زۆر پێویست و سوودبەخشن بۆ جەستەی. بەڵام هەموو شیرێک نا شیرێک کە سروشتی بێت وەک شیری ئاڵتونسا تۆژی تر پێویستە ڕۆژانە شیر بخۆیتەوە. کۆمپانیای کاروانی مەدینە کۆمپانیای کاروانی مەدینە گەشتەکانی ئامڕەی دەست پێ دەکات بۆ هەردوو شاری مەدینەی درەوشاوە و مەککەی پیرۆز بە باشترین خزمەتگوزاری و نرخی گونجاو بە سەرپەرشتی مامۆستا کەمال غەفار و بەڕێبەرایەتی مامۆستایانی ئاینی شارەزا و دڵسۆز. کۆمپانیای کاروانی مەدینە بۆ حەج و عومرە
ناونیشان سلێمانی شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر نەخۆشخانەی بەخشین بۆ زانیاری زیاتر پەیوەندی بەم ژمارانەوە بکەن. ئۆبێرە بەهێزترین موبەریدەی پلاستیک، دیزاینێکی نێوتوانەیەکی بێوێنە لە پاڵنانی هەوا، فلتەرێکی ئەستۆری ئۆرجینەڵ، کەمترین دەنگی هەیە و دەگرمانە، ماتۆری ماگنێتی تۆربۆیە و 100 پلەی خێرایی هەیە و بە 2 ئەمپێر کارە بەکار دەکات. دەبڵ واتەر پەمپە، بۆری و پلاستیکەکەی ڕیسایکلین نییە و بەرگەی پەستانی زۆر و ساردی و گەرمی دەگرێت. شاشە و کۆنتڕۆڵی هەیە و دەتوانرێت لە ڕێگەی وایفایەوە کاری پێ بکرێت. ئۆبێرە شایەنی ماڵی تۆیە. هەرچەند لە یەکتر دوور بین دیسان پێک دەگەینەوە، ئێمە بۆ یەکتری پشتین نابێ بیرتان بچێتەوە. وەرە عازیز نزیک بینەوە، دڵمان بۆ یەک بکەینەوە، بە یەکەوە بەهێزترین با دوور نەکەوینەوە. لە ناو سروشتی دڵڕفێنی کوردستاندا، لە کەشێکی سەردەمیانەی دڵنشیندا، باڵەخانە و ڤێلاکانی مایۆرکا سیتی بنیاد دەنرێت. پرۆژەیەکی ناوازە، سەرسامکەر، شاکارێکی ئەندازیاری، لە هەر جەیەکەوە سەیریەکەیت پارچەیەکە لە جوانی. خزمەتگوزاریەکانی شێوازی ژیانت دەبەناسێکی تر. ئێرە زیاترە لەوەی بە خەیاڵتدا دێت، زیاترە لەوەی بیرت لێ کردوتەوە، زیاتر لەوەی شارێکی نمونەی پێت دەبەخشێت. مایۆرکا سیتی، جوانیان لە دڵی سروشدا. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. وڵای زان دووبارە سڵاوتان لێبێت لە ستۆدیۆی سیگەوهەر بە شێوەیەکی ڕاستوخۆ لە خزمەتتان هاوین. دەچمەوە خزمەتی مامۆستا عەبدوڕەحمان تاوەگۆزی بە خامەیەکی تر لە خامە ڕەنگینەکانی ئەم کاتەمان بۆ ڕەنگینتر بکە و کەمێکی تر دڵ و دەروونمان هەوەن و ئارامێتەوە. مامۆستاگیان پێم خۆشە زۆرتر گوێمان لە بەڕێزت بێ، ئەگەر بابەتێکی ترت هەبێ بۆمان بکوێنیتەوە. سپاس دەکەم. ئیلاهی ئەو من ئەو سەرگەرمی وەسفی یارە منیش تۆ، ئەو با سینیگا و ڕوخسارە منیش تۆ، پەپولەی من شانە دەکا پرچی ڕۆژ، ئەو مەیلی گۆنا و نیگارە منیش تۆ، هەنگی شەرمم کە وەسفت دەکا دەمرێ، ئەو تینووی حەزی دڵدارە منیش تۆ، سەرم ڕاما هۆشم داما لە عیشقت، ئەو کوشتەی چاوی خومارە منیش تۆ، دڵ حەیرانم حەی دەکەم بە ڕۆژ و شەو، ئەو شەیدای باڵا و چنارە منیش تۆ، کەف و کوڵی ئەوینی من قوڵ ئەدا، ئەو گاوەری گوڵبەهارە منیش تۆ، شەلی ڕوومە کە بە ڕووتی دێمە ڕوو، ئەو بۆ ژوانێ بێقەراوە منیش تۆ، کەیلی شادیم خۆشبەختم تۆ یاری، ئەو دیلی غەمزەی غەدارە منیش تۆ، ئەوینی من شەرمە مەجنون بینووسێ، ئەو بۆ لەیلێ کەفتەکارە منیش تۆ، وەلیتیا ماوە شەیدای گەرمی من، ئەو بۆ شەمی بریندارە منیش تۆ، سوڕماسەی فەرهاد بۆ ڕەنجەوە، ئەو بۆ شیرین دڵەوگارە منیش تۆ،
شەونمی سۆزت تەر دەکا زمان شەونمی سۆزت تەر دەکا زمان ئەو شێتی خونچەی گۆڵزاوە منیش تۆ دەروێشی لێو کوڵم و بادەی گەرەکە ئەو بێخود دڵ برین داورە منیش تۆ هەراسان نیم هەرامە بۆ حزورت ئەو ناڵەی چرکە دیدارە منیش تۆ چ بەختیارم بەختەبارم دۆستمی ئەو بەتیلەیە کامیارە منیش تۆ شۆردوو مەدڵ نقمی شادی و گۆڤەندە ئەو بە دووری دڵزارە منیش تۆ گاهێ دوورم گاهێ نزیکی ئەو بۆ وەسڵێ خەفەتبارە منیش تۆ تەژی نابم تەژنەی ڕێتم دەکۆشم ئەو هۆگری لە شولارە منیش تۆ ویسفانە لەبەر تۆش بێ زیندانی ئەو زیندانی پێجەخارە منیش تۆ شیرینە مێرە گوزاری دڵ بە لوتفت ئەو بۆ یاڕێژین جەحم بەخارە منیش تۆ شەرتە هەتا دانانی بەردی ئەڵحەد ئەو بۆ هەرکێ بەهاوە منیش تۆ پەیماندا مۆرە پەنجەی پەیمانم ئەو کەیفێتی چی ڕەفتارە منیش تۆ نەفس ماڵێ تاو گۆزی بەو عشقەوە ئەو لێگەڕێ چیت بڕیا منیش تۆ ئەو لێگەڕێ چیت بڕیا منیش خوا دەست خۆش بێمە سپاس دەکەین انشاءالله هەر لەگەڵ دەبین کاتمانە بێت بۆ کتێب دکتۆر بینەوە لاتانیان هەستەکەم ئاوا مرتاحتر بن وابزانم بۆ گفتوگوها گەیشتی خۆت ڕوبەڕووی خۆشە باشە با لە دکتۆر پێشەوە دەست پێکەم دکتۆر سەرەتا بابەتێکت باس کردەوە هەر لە نزیکی تەنانە لەگەر لە کاتی نان خواردنا لە وەرگرتنی گڵاس و پەرداخێک ئەگەر دەستی خێزانەکان بەریەک پێوێ ئەو گەرمیە نزیکردنەوە دروستەکە منەوێ لە مانگی پیرۆزی ڕەمەزان سڕی سحری سفرەی قەرەباڵغ کە دوو جار کۆمانەکاتەوە لە ئێواران و پارشێوانی شاو کاریگەری لەسەر نزیکبوونەوە و کەمبوونەوەی کێشە خێزانیەکان و دۆزینەوەی ڕێگەچارەکان وردەکاریەکی باشتر و چۆن بتوانین ئەم مەجلیسە دوای ڕەمەزانانیش درێژکەینەوە ئەوەندە ئێستا هەمووی بۆ بە دلیڤەری و ڕەنگە لە ماڵێکا سێ کەس سێ جۆرنان بخوا کەسی ژاگای لە کەس نەبێت و ئەو گرفتانە زۆر بینین لە کۆمەڵگای لە ڕاستیە گرفتەکان ئێستا لەمەوە دەست پێەکە لە کۆمەڵگای ئێمە خێزانەکان پێکەوە کۆنابنەوە پێکەوە دانانیشن لەسەر سفرەیەک زۆر کات گرفت لەوایە منداڵەکانیان یا گەنجەکانیان یا هەر یەکێک لە تاکەکان بە شێوەیەک لە شێوەکان ونە لە ماڵەوە ئەو کاتێک کە پێویستە هەبێت لەسەر سفرا وجودی نییە یا ئەوە تا ئەڵە پێشتر نانم خواردووە یا ئەوە تا ئەڵە جارێ برسیم نییە دواتر نانەخۆم بە هەر شێوەیەک جاری وایە ئەمێنیتەوە تاکە کەسیە کە ئەتەوێ نان بخۆی کە ئەمەش چێژ لە خواردنەکەش نبینی و لە ڕووی پەروەردەی و کاریگەری نەرێ نیش بەجێڵە یەکێک لە سیماتە مهمەکانی ئەمە یەک دەرچوونێکی بچووکەم و بۆی بێمەوە ناوی لەمە بریتیە لەو ئاکارە ئەخلاقیەی کە دایک و باوک لەگەڵ منداڵەکانە ڕۆژانە چۆن مامەڵە ئەکەن لەسەر ئەو سفرەیە چونکە ئێمەوەمان لەبیر نەچێ لە پەروەردە لە ١٨ ئاکاری دایک و باوک بۆ مناڵ کاریگەری هەیە و لە 120 قسەکانێتی ئەگەر بکرێ بە 4 مەحەتەوە بۆ پەروەردەی خێزان و مناڵەکان ژیانی هەرمویان بە 4 مەحەتاڕوا مەحەتەی یەکەم 7 ساڵی یەکەمە کاریگەری و تەئسیراتی دایک و باوک لە 190 لەسەر مناڵەکان و تەئسیراتی دەرەوەی خانەوادە لە 100 7 ساڵی دووهەم کە قۆناغی دووەمە مەرحەلەی دووەمە تەڵان بە مەرحەلەیەکەم پێوترێ میغراس غەرسی بەهاکانە ئەو بەهایانەی کە لە دەوری سفرا کۆبینەوە ئەو بەهایانە ئەچێنرێ لە ناو ناخی خێزانەکانە مەرحەلەی دووەم مەحەتەی دووەم بریتیە لەو حەوتە نیسبەکە ئەگۆڕێ بە لە 160 کاریگەری بەجێ ئێڵە لەسەر خانەوادە لە 140 دەرەوەیە هەتا ئەگاتە قۆناغی 14 ساڵ لە مەرحەلەی سێم و مەحەتەی سێم شتەکە زۆر عەکسە بێتەوە کە پێوترێ قۆناغی هەرزەکاری نیسبەتی تەئسیری دەرەوە لە 170ە خانەوادە لە 130ە لە 7 ساڵی چوارەمە کە لە 21 بەرەو سەرەوە تێپەڕێ نیسبەتی کاریگەری خانەوادە و دایک و باوکە بێ بە لە 110 لە 190 کاریگەری دەوروبەر و کاریگەری هاوڕێکانێتی
ئێمە لە پێشتر ئاماژەمان بە شتێک کرد وتمان وشەی ئیجابی کە ئێنمە ماڵەوە فکریە گۆڕ کە فکر گۆڕا زمانی و قسەکانی گۆڕە کە زمان و قسەکانی گۆڕا سلوکە گۆڕێ کە سلوک گۆڕا ڕەفتار گۆڕا ئەبێتە ناونیشانێک بۆ ئەم ئەنجا بێم وەرە ئەم قسەیە ئێمە لە دەوری سفرەکانە کە کاتێک کۆبینەوە بۆیە پێی ناومان ناوە پەروەردەی سەرسفرە لە پەروەردەی سەرسفرە هەتا بکرێ سفرەکان نزیکتر بن لەیەکەوە وە بازنەیی بێ حتا ئێستا سفرەشان بۆ دروست کردوین لای کێشەیە وەختی خۆی سفرەکانیشمان هەمووی بازنەی بوو ئێستا چوونەتە سەر مێز جۆرەك ئەو ڕوحێتانەمان تۆزێک دوورە خاتەوە ئەسڵ لەمایە لە دەوری سفرەیە کۆ ببینەوە ڕەمەزان فێری ئەومانەکە 30 دانە ڕۆژ چونکە هەموو بە ڕۆژون مشتاقن بۆ لەحظەی سەر سفرەکە ئەوە نییە بڵە من جارێ برسیم نییە ناخۆم دوایی نانەخۆم تدریبێکمان پێکا بۆ 11 مانگەی تر کاکە وەرە ئاسوودەی و هەستی ئەمان لە دەوری ئەم سفرە هەیە چونکە لەو کاتەی بەریەککەوتن دروسە بێ هەم لە تەراویح ئەم حاڵەتە دروسە بێ هەم لە ئامێزگرتنە ئەم حاڵەتە دروسە بێ هەم لە پەروەردەی سەرسفرا دروسە بێ کە بریتێ جسمەکان بەریەکەکەون کە جسمیش بەریەکە و جستەی ئینسان هۆرمۆن دوو هۆرمۆن دەرەکە ئەندرۆفین لەگەڵ ئەکسۆتۆسینە کە ئەم دووە بەرپرسن لە سەعادەتی ئینسان هەز بە بەختەوەریەکە و یەکێک لە سیماتی بەختەوەری کۆمەڵگەی کوردی تا ئیسەماوەتەوە بریتێ لە قەرەباڵغیەکانمان لە سفرەکانمان لە ئیفتارەکانمان چەند خۆشە بەلاتەوە کاتیکە کە میوانت دێ زۆر قورسە لە سەرشانت بەس زۆر مشتاقی بۆ ئەوەی قەرەباڵغیەک دروستکەی چونکە ئەسبابی سەعادەیە پەیوەندیکی کۆمەڵایەتی دروسە بێ پەروەردەی کۆمەڵایەتی دروسە بێ ڕۆحەکان ئاوێزان بە یەکترە بن جاری کە خەمەکان بەبا ئەدرێ هەستی ئەمان لە ماڵا دروسە بێ ئەو خێزانە بەڕێزانەی کە پێکەوە پابندن بە سفرەوە وابەستن بە پەروەردەی سفرەوە و دائیمە سفرەیەکان کاتیانەیە کە کۆبنەوە لەسەر سفرە ئەمە یەکێکە لە سیماتەکانی کە ئەم کەسە تووشی کە ئابە نابێت تووشی خەمۆکی نابێت کەمترین کەسن کە تووشی خەمۆکێ بێ کەمترین کەسە کە تووشی گۆشەگیری بێ کەمترین کەسە وا هەڵبژێرە خۆی جیاب کاتەوە هیچ بەهایەک احتراماتێک ڕێزێک بۆ دایک و باو نێڵێتەوە ئەمەش هەمووی لە چی لەم پەروەردەی سەر سفرەوە بۆمان دروسە بێ تایبەتمەندێکی تری ئەمە ئەوەیە کە خێزانەکان جارێکی کە وای لێدێت کە هەستی ئەمانی بۆ دروست بوو کێشە و گیر و گرفتەکانی کەمتر بۆ دروسە بێ ڕێز لە نێوان خێزانەکانە ئەمێنێتەوە ئەو تایبەتمەندی ڕێزێکی قرار وایە هەموو بە هاوسەنگیانە ڕێز لە هەمووی بگیرێ چونکە ئەو کاتە مەسەلەن سەکرد لە سفرا ئەو سایەکسەر هەمووی بۆ باوک وەکو ڕێزێک کە باوکە ئیداری ماڵە برا بچووکە و هەر هەمویان پێکەوە ئەم حاڵەتەش دروستەکاتەوە کە تەبادولی ڕێزیش وجودی ئەمێنێتەوە لە ئەم خێزانە و ئەکرێ ئێمە سوود لەمەش ببینین جارێکی کە بەڕاستی بۆ ئاشتەوابوونی خێزانەکان چونکە زۆربەی کات ئەو قسەی کە نەوتراوە جاری وایە لەسەر نان خواردن ئەگەر دەستیان بەردەستی یەکتر کەوت بێ ئەها دڵیان لێ کێشابێ بەس ئەوەن دەستیان بەردەستی یەک کەوت بێ مەسەلەن شتێک لە خواردنەکەی خۆی بەبەخشی بێ بەویتریان مێردەکەی هاوسەرەکە بەخشیوێتی بە خێزانەکەی هەستێکی یعنی مەحەبەتێک دروسە بێ لینکێک تەڕەدودێک شەپۆلێک ئەڕوا ئەم کاتە بیرکردنەوەکانیان چۆنە بێ ئەو شەپۆلەی نەقلەکان بۆ یەکتر ئەگەر کە هاتنە سەر ئەم سفرەیە بە شەپۆلی مەحەبەتەوە هاتنە سەر سفرەکە جێگەی ڕق نابێتەوە ئەو دڵی مەحەبەت پڕ بێتیایە ڕقبارەکە چونکە جێی نابێتەوە ڕق و خۆشەویستی لە یەک کاتە لەبەر یەکیان بارەکە ویکیان ئەمێنێتەوە دکتۆر زۆر جارەها سوراحی ئاوەکە لەو سەر بوو ئەتخوا بینێرن بووە ئەم سەریا ئەو پەرداخەم بەرێ هەر ئەم جۆرە تەکلیفکردانەی سەر سفرەکەی وایە کرد تۆزێک هەر ئەوە داینەمەکێتێکە ها هوەرێکی پێکەوە ژیانکردنە کە ئەمەوات لێکات چێش بتوانانی لە ژیان بینی حتا پێشنیارێکی ترەکەین جاری وایە ئێمە بۆ خێزانانی کە جاری وایە گرفتیان هەبێ ئەڵین کاکە ژیان بڕۆن یەکێک لە سیفەتەکان کەی ساتۆتە لامان وتمانە بڕۆن تێستێک ئەم حاڵەتە بکەن هەردووکتان ئەگەر ئەکرێ منداڵتان لە سونعی ئەوایە بتوانن بەجێ بێڵن خواردنێکی بە سەفەری بۆ بێنەوە بڕۆنە یەکەم خواردنگە کە بە دەستگیراناری ڕۆشتون بەڵام کە چوونە ئەوێ بەس باسی یادەوەریە کۆنەکان بکەن چونکە بۆ ئەمە شۆرت میمۆری بۆ دروستەکە ئەی لەسەر سفرەی ڕەمەزان کاممان هەیە یادەوەری سەر سفرەی ڕەمەزانمان نەبێت چونکە ئەمە لە زیکرایاتمان نامێنێتەوە کەم لە زیکرایاتم مایەوە هەڵەسم نەقلەکەم بۆ مناڵەکەم و مناڵەکەشم نەقلێکاتەوە بوو دوای خۆی زۆر باش مامۆستا جەمیل دەبینی زۆر جار دایک و باوک ئەبینی زۆر زۆر مولتەزی من زۆر عیبادەت ئەنجامەدەن یان شەو نوێژ ئەنجامەدەن بەڵام زۆر جار دەبینی ئەم عیبادەت و پرشیان شۆڕ نەبووتەوە بۆ منداڵەکانیان
ئەمە هۆکارەکەی بۆ چی ئەگەڕێتەوە چی بکرێ بۆی کە دایک و باوکان ڕۆڵێکی زۆر باشیان نەبێ هەر لە بناغەوە هەر لە بیدایەتەوە تاوەکو مناڵەکانیشیان چاو لەوام بکەن یا زۆر جا دەبینین دایک و باوکێکی زۆر مولتەزیمن کچەکەی بۆ نەحیجاب نی ینی مولتەزیمی ئەوە نەبوو بگاتەوەی کە بێتە حیجاب ڕاستە دابڕانێک دروست بووە ناڵین هەموو لە نێو زۆربەی خێزانەکانی ئێمە شڵا زۆر بەش نییە بە زۆرێک دابڕانێک دروست بووە لە بینی دایک و باوک و مناڵەکانە هۆکاری زۆرە بەشێک لەوە بڕواکەن دایک و باوکان بۆ خۆیان قوربانین لە سەردەمی پێشی ئێمە دایک و باوک پەروەردەی پێویستی نەبوو لەلایەن دایک و باوکی خۆیەوە بەڵام چوارچێوەی کۆمەڵگایەک دابوونەریتێک ڕنگڕێژی بۆ کردبوو لە قاڵبی دابوو نێتوانی دەرچێت سەرچاو و کەناڵی تر نەبوو لێوەشتی خراپ فێر بێ ئێمە هەرەوە فێر بوون کە دایک و باوکمان پیانەوتین ئەو تۆزە کە لە مەکتەب فێری ئەبووین لە کۆڵانە تۆزی هەروهاجیمانەکە لە ماڵەوە محاسەبە و سەرزەنیشت هەبوو عرف و عادەت کۆمەڵێک قیەم و کۆمەڵێک دابوونەریت و دەستوریدا نابوو نەمانتوانین لێرا بدەین بەڵام ئێستا سەرچاوەکان کەناڵەکان بۆ فێربوون بۆ تعلیم چی ئیجابی چه سلبی زۆر بوون ئەم دابڕانە بەشێکی ئەوەیە کە دایک باوک نازان چۆن پەروەردەی مناڵکەن مەقولەیەک هەیە ئەڵێ منداڵ هەتا 5 ساڵی 6 ساڵی با پاشای ماڵ بێت چی ئەکارڕێ لێ مەگرە مەڵێ مەکە بکە هەڕەشە مەکە کەیفی خۆیەتی لە 5 هەتا 18 ساڵی هەبێ کۆیلەی بەردەستی دایک و باوک بێ ئەمە قسەی زانایەکی ئیسلامی نەتاوە بڵێن ئەمە ستەمێکە و چی مە قسەیەکێکە لە بیرمەندە گەورەکانی ئیجتیماعی خۆراوە لە 5 و 6 هەتا 18 ساڵێ بێت کۆیلە بێت لە بەردەم دایک و باوکە کۆیلەیەکی ئیجابی ئەگەر مناڵ کۆیلەی دایک و باوکی بێستەمی لێ ناکە کێ بەقەدر دایک و باوک مناڵی خۆی خۆشەوێ کەسی بەرامبەری خۆشێ بێگومان کەس لە دوایەوە ئەفەرمێ ئیتر ببە بە هاوڕێی ئەزانن ئوستا زۆربەی گەنجەکانی ئێمە کاتی ئیتر ئەچنە فترەی نزوج و دوای مڕاهقی و باڵغ بوون ڕۆنە قۆناغی زانکۆ ئامادەی بە حکمی ئەوەی پەیوەندێکی بەهێز لە بینیانانی لەگەڵ دایک و باوکە لەوێ غەریبن پەروەردەیان نەبووە لەوێ ئیتر تۆ ناتوان جا مامۆستا نوورسیە فەرمێ مناڵ هەتا 15 ساڵ قسە وەرەگرت دایک و باوکی لە دوای خۆتی لەگەڵ مانوومەکە هەتا 15 ساڵ پەروەردە وەرەگرێت ئەمە زۆر خەتەرە کە تۆ ئێستا من زۆر کەس ئەزانم لەگەڵ کچەکە هیچ پەیوەندێکی نییە نە ڕۆحی نە کۆمەڵایەتی نە خانەوادەی نە پەیوەندی باوکو و مناڵ نە پەیوەندی هاوڕێ و هاوڕێ کاتێک ڕوات ئیتر بەڕاستی ئەو مناڵە لە جامیعەشە هەست بە غوربەتەکە هەست بە دابڕانەکە بە جۆر لە جۆرەکان تۆڵە کاتەوە من کێشەمان زۆرێتە بەردەست محامیەکان مامۆستایانی ئاینی بەتایبەت مەحرەمی کێشەکانی خەڵکن مڕان لیان بپرسن کچێک لە تەمەنێکی مڕاهقیە لە دەرەوە کاتیان مژگاری کردە تۆ کۆمەڵێک ڕفتار هەیە هەڵەیەمەیەکی لە آخر بەڵاسی لە ماڵەوە هەستەکەم کەس هاوڕێم نییە باوکم گوێم بۆ ناگرێت ناچارم لە دەرەوە تۆڵە بکەمەوە تۆڵەی چۆن کەسی هاوڕێم بێ کەسی گوێ بۆ خەمەکانم بگرێت ئەوانەی دەرەوە ڕەنگە دڵسۆزی نەبن جا لەبەرەوە ئەم ئامۆژگاری بۆ ئێمە بۆ دایک و باوکە بەڕێزەکان ئەوەیە ئەبێت پەیوەندی زۆر بەهێز لە بینی ئێمە مناڵەکانمانە هەبێت قۆناغ بە قۆناغ تربیەت چییە لە قورئانە شتێکی بە ناوی تەسکیە تەسکی هەرەوەی ئەمڕۆ ناوێن ناوە پەروەردە بەڕاستی پەروەردە کۆمەڵی قۆناغە جا ئەوەی کە ئەو علمی ئیجتیماع باسیەکە لە نێو فەرمودەکانی پێغەمبەری خۆسەسەم لە نێو ئاەتەکانی قورئانە هاتووە چۆن لوقمانی حەکیم ئامۆژگاری کوڕەکەی دەکات پەیوەندی کۆمەڵایەتی پەیوەندی لەگەڵ خوا پەیوەندی لەگەڵ خۆیە ئەگەر بیسە کات نێبگەڕێنەوە بووی چۆن پێغەمبەر ئەسلام ئەفەرمێ لەم تەمەنا بە مناڵەکان بڵێ نوێژ بکەن هەر نوێژ نییە عیبادەتەوە چۆن تەمرین وەرزشیان پێ بکەن و پاشان گەورە بوون چۆن مامەڵ لەگەڵا بکەن حتا بەخوا خێزان هاوسەر پێویستی بە پەروەردە و تربێتی هاوسەرەکەیەتی و پیاوەکەیەتی هەندێک جار پیا و پێویستی بەوەی گوێگرێ بۆ خێزانەکەی وەک چۆن پێغەمبەری خۆسەسەم کە لە کەماڵی ئینسانیەت و عەزەمەت و گەورەیە بۆ کە خوا پێبەخشیوە هەندێک جار گوێ بۆ خەدیجە ئەگرێ هەندێک جار گوێ بۆ عایشە ئەگرێ ئێمە ئەو مشاوەرە نەماوە ئەو پەروەردەکە نەماوە یەکێک لەوە کارەکان وەکو وتم نەزانینە دایک و باو نازانێ یعنی ئەزانی چۆنەوە سرنج بن من چوون بەتە ماڵە خزم سەرەکە مناڵەکە لەسەر سفرەکە مۆبایلەکەی بەدەستەوەیە ڕەنگە زۆرجە ئەم دیمە نەمان بینی بێ تیکەیەکە با بە دەمی تیکەیە با بۆ لوتی مدمینی مۆبایلەکەی دەستی بۆڵم بۆ وایە ئەڵێ دەبخوا وان دەبێت ژیر نابێت لەبەر ئەوەی مناڵەکەی بیانی پێنەگەڕێ ئەرکی پەروەردە نەخاتە ئەسەی خۆی مەشغولێکا بە بەو پارچەت بۆ جیهازەوە ئیتر خۆتان باشەزان ئێوە باشتر لێ ماگادارن ئاگاداری ئەعلامن لە بەردەستی هەموو شتێکە بینێت کە مڕعاتی قۆناغ و تەمەن و عەقلەت هیچ شتێکی ناکە مناڵ زۆربەی مناڵەکانی ئێستا ئەترسن نەزانیی دیمەن ترس ناکە بین لە فەیسبووکە لە مۆبایلە لە ئینتەرنێتە لە یوتیوبە یعنی ئیهمالێکی زۆر هەیە بەداخەوە لە نێو خانەوادەی ئێمە لە نێو خێزانی ئێمە دایک و باوک پێویستە
پێویستە ئای بنیە کاکەیان پێویستان بە پسپۆڕی علمی ئیجتیماع علمی نەفسە کۆڕ و سیمینار ئەو کەسانی کە پسپۆڕن دانیشن لە حزورە نافێرمانکەن چۆن مناڵەکانمان پەروەردە بکەین چۆن مامەڵان لەگەڵا بکەین. یاخوا دەستان خۆش مامۆستاگیان زەحمەتان کێشا پێم وابێت بە شعرێکی مامۆستا کۆتافێنی بەزەر بە ناوەکان دووبارەکەین و زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر پێشڕۆ حەمالی ڕایەنەری پەروەردەی مامۆستای زانکۆ یاخوا بەخێر بێت. وەروها مامۆستا جەمیل عوسمان باخواست یاخوا بەخێر بێت سپاس بۆ دەرفەتان. تاوگۆزیش دەستان خۆش بێ و مادوومان کردن من دڵنیام بینەرانیش چۆنی ڕاستەخۆیەمەیان بینیوە دواتریش کە بەرنامەکە بینەوە سوودێکی زۆر لە قسەکانتان نەبینمە خۆم چێژێکی زۆرم بینی خوای گەورە پاداشتی خێرتان باتەوە ئینشەڵا بەم شەوەشی لاکمان کردن تاعات و عیبادەتی هەموو لای قبول بێ ئینشەڵا. تایبەت مامۆستا عەبدوڕەحمان و مامۆستا جەمیل لە دووری شەو لە 3 ساعت خۆاتن. دەستان خۆش بێ خۆش بێ. کامێراکەمان کامەیە دانیار بەڵێ بینەرانی عەزیز بەم شێوەیە بڕگەکانی ئەم شەوی سی گەوهەر تەواو بێ بە خامەیەکی ڕەنگینی مامۆستا عەبدوڕەحمان تاوگۆزی بڕگەکانی ئەم شەو کۆتایی پێ ئینشەڵا تاعات و عیبادەتی هەموو لای قبول بێ دەستی هەموو لای خۆش بێ سپاس بۆ هاوکارانیشمان و سپاس بۆ هاوکاریش بکات دانیار. سپاس مامۆستاگیان دەست تۆش خۆش مامۆستاگیان فەرموو. مانگی محبت هاوتەوە نسیمی سوبح و گەنجی یاران هاتەوە تاڤگەی شەوننی بەخشینە وەرزی باران هاتەوە ئاوەنیایی وادەی ڕۆحە دڵسپاردن جەننەتە بۆ خاوێنی نەفسەوادەی جاری جاران هاتەوە دێمی بۆ دێراوی دڵ بە دێر نییە جانا دلێر وا بەیاوەنی لێخۆشبوونی تۆ بەکاران هاتەوە مەی دۆڕێنە پاکی چاو و دەم و دڵ و داوێنێت زاخاوی دەروون بۆ مەیلی کۆی نازاران هاتەوە مانگی محبت بە لوتفی سپیبوونی تۆیە تۆ بۆ حیا ئاوی حیاتە بۆ ڕێبواران هاتەوە ڕۆژێکە هەڵدێ و لە کەلی ناخی تۆوە دەرکەوێ ڕۆژێکە هەڵدێ و لە کەلی ناخی تۆوە دەرکەوێ شەمستانە و وەسکونایی دڵ ئەوگاران هاتەوە تاوگۆزی بە میهری تۆوە میری میراونەوە لێ نەبیدی بۆ کۆی ئادەمی ڕێی دڵداران هاتەوە. والسلام.